بەڵێ بینەرانی زێدازیزی کەناڵی کوردستان 24 و بەرنامەی کابینەی نوێم سڵاوتان لێبێت. خۆشحاڵم جارێکی دیکاتمەوە خزمەتتان بۆ قسەکردن لەسەر تەوەرێکی ئێجگار گرنگ و فەرامۆشکراو. ئەویش بابەتی کشتوکاڵ و کەرتی کشتوکاڵە. دەوترێت لە دوای ڕاپەڕینەوە دەسەڵاتدارە یەک لە دوایەکەکانی هەرێمی کوردستان و کابینە یەک لە دوایەکەکان وەکو پێویست گرنگیان بە کەرتی کشتوکاڵ و بە جوتیاران نەداوە. هەر ئەمە شوای کردووە کە ئێمە لە نێوان کۆمەڵێک وڵات وەکو ئەوترێت بەرهەمی هاوردە و دەرەکی سەری بەرهەمی ناوخۆی بە تەواوەتی خواردووە. کارێکی وای کردووە کە جوتیاران ساڵانە زەرەر و زیانی زۆریان بەردەکەوێت سەرڕای ئەوەش لەبەر ئەوەی خۆشەویستیان بۆ کارەکەیان هەیە بۆ پیشەکەیان هەیە هێشتا هەر بەردەوامن. ئەم شەو ئەمانەوێت لە دیدی کەسانی پسپۆر و ئەکادیمیەوە و هەروەها لە تێڕوانینی ئەوانەی پێیان ئەوترێت جوتیار و خاوەن پیشە بزانین لە کابینەی نۆیەم پێویستە کەرتی کشتوکاڵ چۆن لای لێ بکرێتەوە، کێشەکانی چۆن چارەسەر بکرێت، کەم و کورتیەکان چۆن پڕ بکرێنەوە و ڕاستپاردەکان سەبارەت بە وەزارەتی کشتوکاڵ لە کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان چین. چاوتان لەسەرمان بێت با کۆمەڵێک ڕای هاوڵاتیان و چەند ڤۆکسپۆپێک دەست پێک. خۆی ئەگەر ئیتمان بە جوتیار نەدێت جوتیاریش ناتوانین لەسەر مکانەتی خۆی هیچ بکاتن. لێ باشترین ئەوەیە کە حکوومەت پشتگیری لە جوتیاری بکاتن بۆ نەزیانێکیان لێ دەکەوی هاوکاریان بکاتن یان شتێکیان نەقوستان دەی بیان داتێ ساڵانە چمیان بداتێ گەنمیان بداتێ لۆش جوتیار بتانیتن پشت بە خۆی بەستن. پێم وایە ینی کشتوکاڵ بەستگی بە ئاو هەیە بە ئاو هەیە بۆ منابعی ئاوی کە لە تەری دەوڵەتی هەرێمەوە کە مەسەن بۆ جوتیارانی تەئمین بکات و یان لە ڕۆژهەڵات ئەمە دەڵێن ئەگەر دەوڵات تاسیلاتمان بداتێ یا لە تەرەف بانگەکانەوە کۆمەک بکە ینی جوتیار دەتوانێت واقعان پێشکەوتنی بەدەست بێنێت. لە ڕاستیدا خۆ زۆر وڵات هەن هیچ سەرچاوەشی مەسەرەن سروشتیشیان نییە نە نەفتیان هەیە نە غازیان هەیە مەسەرەن پەریان داوە بە کشتوکاڵ گەشتیاری حاڵی بووی زۆشتی دیکە هەیە ئەمە بتوانێت پشتی پێسودا نەفت تەواو دەبێتن. پشت بە کشتوکاڵ بەستێشتێکی زۆر باشە. ئێستا فەلا هەرماری وێران بووە. ئەو سارەکە تەمەشاکە 300 تەنی لە هەموو هەرێمی کوردستان وەگرتیە 4 ملیۆن تەنی لە جنوب وەگرتیە. فەلا چ بکە؟ ئێستا یەک لەوان ئەمن ئێستا پارەی گەنمی جوتیارانم مایە ئەوە لە 2014 و 16 لە لای حکوومەتی عێراق و داواکارین لە حکوومەتی ئایندا کابینەی نوێ و پەرە بە کشتوکاڵ بدە تەماتەیە خیارە باینجانە خۆی لە هەرگەرم نییە کاکە هەرگەنمە ئەتومەلی نەفتی دگرتیە هەیە نییە پەرە بە کشتوکاڵ بدە بە کەرتی تایبەت خەڵک کاسبی بکە خەڵک ئیشکە دەبوایە حکومەت پێشتر بایخی بە کەرتی کشتوکاڵی بدابە زیاتر بایخی بدابە چونکە بەڕاستی کەرتی کشتوکاڵی کەرتی جوتیاری گرنگترین و سەرەکترین بژێوی ژیانە طبعا ئێستا کات تشتی خۆماڵی کە دەخۆی چەند تام و چێژێکی هەیە ئەو کات تشتی دەڕەوە. بەڵێ ئەزیزان ئەوەی بینیتان کۆمەڵێک ڕاو بۆ چوونی هاوڵاتیان بوو سەبارەت بە کەرتی کشتوکاڵ لە هەرێمی کوردستان. من بۆ ئەم بەرنمەیە میوانداری کۆمەڵێک کەسی ئەزیز و بەڕێزم کردووە لە دەستەڕاستی من لە ستۆدیۆی ناوەند لە هەولێر هەریەک لە بەڕێزان دکتۆر شەونم زرار بڵباس پسپۆری بواری بەڕێوەبردن و بەرهەمهێنان واروەها شارەزایی هەیە لە کشتوکاڵ و لە یاسا زۆر بەخێربێن دکتۆر واروەها پرۆفیسۆر دکتۆر سەردار یاسین شارەزا لە بواری زانستە پەلەوەریەکان واروەها دکتۆر تافگە سلێمان ڕەشید شارەزا لە بواری نەخۆشیەکان و پاراستنی ڕووەک واروەها سەرۆکی بەشی پاراستنی ڕووەک لە زانکۆی سەلاحەدین بەخێربێن سەر و سەرچاوم واروەها لە ستۆدیۆکانیشمان لە شاری سلێمانی و لە شاری دهۆک هەریەک لە بەڕێزان دکتۆر کارزان تۆفیق ڕاگری کۆلێژی کشتوکاڵی زانکۆی سلێمانی و پسپۆری خۆراک و شیرەمەنی لە گەڵمان ئەبێت واروەها لە دهۆکیشەوە دکتۆر شەوکەت عەبدوڕەزاق شارەزا لە بواری بەخێوکردنی پەلەوەر میوانمان ئەبێت بێگومان لە پارێزگای
هەڵەبجەوە لە شاری هەڵەبجەی ئەزیزیشەوە جوتیاری نمونەیی کاک ئازاد محەممەد میوانمان ئەبێت مەبەستمانە ڕای ئەوانی شوەر بگرین واروەها لێرە کۆمەڵێک میوانی ئەزیز و بەڕێزم هەیە کە کامێراکە چۆلایەن یەک بە یەک خۆیان ئەناسێن و ئەمان وەکو جوتیار وەکو کەسانی شارەزا و پسپۆر لە بە شێوەیەکی مەیدانی قسە لەسەر خەمەکانەکەن قسە لەسەر کێشەکانەکەن و داواکاریەکانی خۆیان بۆ حکوومەتی داهاتوو ئەخەنە ڕوو بەخێر بێن سەرسەر و سەرچاومان گەر لێرەوە دەست پێ بکەین دکتۆر شەونم ینی بە شێوەیەکی گشتی ئەبینی لە هەرێمی کوردستان ئەوترێت کەرتی کشت و کاڵ ئێجگار گرنگە ئەبێ گرنگی پێ بدرێت ئەبێ لای لێ بکرێتەوە بەڵام ئەم گرنگیە لە ئەرزی واقع نەبینراوە ئێوە وەکو کەسانی شارەزا عیلەت و کەم و کوڕیەکان لەکوێ بینین سەرەتا لە هەموو دنیا سیستمی فەلسفەی حکومڕانی فەلسفەیەکە دیارە یان ئیشتراکیان ڕەسمالیە لە عێراق لە ساڵی 1920 کە وڵاتی عێراق دروست بوو سەرەتا ئیکۆنۆمیک ڕێند بوو یعنی لەسەر وەرگرتنی ئوجور بوو ئوجوری زەوی بوو جوتیار پارەی دەدا لەسەر زەویەکەی ئیشی دەکرد یان بەروبوومەکەی دەدا بەشێک بۆی دەبوو بەڵام پاشان لە هاتنی عەبدولکەریم قاسم پاشان لە ساڵی 60ەکان لەگەر هاتنی نظامی بەعث وێنەیەکی زۆر ڕوون و ئاشکرا دروست کرا بۆ نظامی اقتصادی کە نظامێکی ئیشتراکی مرکزیە قرارەکان لەو حاڵەتە وەزارەتی تەختیت کە وەکو دەوڵەت ینی وەکو کە دەوڵەت تەمسیلی کەرتی گشتی دەکاتن دەست بەسەر هەموو سێکتەرەکاندا دەگریتن بەڵام ئێمە کە دێن باس لە پاش 2003 دەکەین کە ڕژێمەکە گۆڕا حکوومەتێکی نوێی لە عێراق دروست بوو کە بووە پەرلەمانی تەعەدودی نظامی اقتصادیەکەش فەلسفەکەی بووە فەلسفەیەکی ڕەسمالی بازاری ئازاد باش بەڵام ئایا بازاری ئازاد ئەوەیە کە ئەوڕۆ لە کوردستان هەیەیان لە عێراق بەگشتی هەیە لە هەموو دنیا سیستمی ڕئیسمالی هەیە بەڵام ئەو سیستەمە سانسۆری لەسرە ئەو سیستەمە پلانی هەیە ئەو سیستەمە بە دوواداچوون دەکرێت ئیجراعەت دەکرێت ئەوەی کە ئێمە دەبینین لەو سیستەمە باشی و خراپیەکانی چیە بۆ نمونە لە سیستمی ئیشتراکی تاک هیچ وجودێکی نییە بۆ نمونە کە دەرێن تاک لە هەموو سێکتەرەکان وایە ئەو کێشەی کەرتی کشتتوکاڵ نییە بەتەنیا کێشەی فەلسفەی حکومڕانیە کە فەلسفەیەک وێنەیەکی زۆر وازحمان نیە کە چۆن ئەو حکومەتە بەڕێوە دەچیتن پاشانەکە کە فەلسفەکە وازح بوو بۆ نمونە کە فەلسفەکە فەلسفەیەکی ئیشتراکیە تاک هەز دەکا لە چارچێوەی عشیرەت لە چارچێوەی بنەماڵە لە چارچێوەی حزب ئەو دەمینێتەوە بیر لەوە ناکاتەوە داهێنان بکە بیر لەوە ناکاتەوە پرۆژەی گرنگ بکە بەڵام لە فەلسفەی ڕەسمالی تاک محوەرە یعنی فەلسفەی ئیشتراکی دەرێت تاک لە پێناوی کۆمەلگایە بەڵام لە فەلسفەی ڕەسمالی هەموو تاکێک گرنگە باشە ئەوەی لە دوای ڕاپەڕینەوە لە کۆمەلگەی کوردەواری و لە سیستمی حکومڕانی هەرێمی کوردستان بینراوە چی بووە کار نەکراوە لەسەر من نامەوێ ناو هیچ کەس بینم بەڵام باوەڕکە لە زۆر کەسان بپرسە پێت نارن فەلسفەی حکومڕانی مچیە لە عێراقیش ئەوە خەتا لە ڕەسی هەڕەمەکەیە پاشان کە دەی باز لە ئەو فەلسفەی دەکەی ممەیزاتی هەیە و سلبیاتیە بۆ نمونە ئەمریکا کە هەڕەمی ڕەسمالی وڵاتێکی ڕەسمالیە چاردە وەزارەتی هەیە وەزارەتێک نییە بە ناوی وەزارەتی تەختیت بریتانیا فەڕەنسا بە هەمان شێوە وەزارەتی تەختیتیان نیە لەمانەوەی وەزارەتی تەختی لە حکوومەتی بەستەوەی ئەوان وەزارەتی پلاندانانیان نییە و پلانیان هەیە ئێمە وەزارەتی پلاندانانمان هەیە و پلانیشمان نییە حتا ڕۆشنبیریشیان نیە لەبەر ئەوەی کار دەکاتە سەر ئازادی تاکەکان بەڵام ئایا کە ئێمە وەزارەتی تەختیت مایتەوە کێشەکە چیە ئەو گەندەڵیە کە هەموو جونگەکانی دەستەڵاتی گرتیە وای کردووە تەسیری لەسەر کەرتی تایبەت کردووە من نامەوێ باسکەم زۆر بەڵگە هەیە ئەو بە ڕێزانەی لێرەنەوە هاوڵاتیانیش دەزانێت چی هەیە و چی دەکرێتن بەداخەوە ئیدی وای کردووە کە کەرتی تایبەت نەتوانی پێش بکەوێت هەروەها کەرتێکی تایبەتی بەهێزمان نییە بتانی سەرچاوەکان بە ڕێک و پێشی بەڕێوە ببا و سوودی لێ بوو مانەوەی وەزارەتی تەختیت لە ئێستا نارێم گرنگ نییە گرنگە بەڵام چۆن گرنگە ئایدیای ڕۆمبی چۆن ئەتوانێت خزمەتی کەرتی کشت و کاڵ بکات اینجا بەجە نابدەبرم بۆ نمونە کە مانەوەی وەزارەتی تەختیت یان حکوومەت لەو 2 ساڵانە کە بڕیاری دەدا وەزارەتەکان لە 20 دەکەینە 18 لە 18 دەکەینە 4 دەبێت پلان هەبێتن کە پلان هەبوو بۆ نمونە ئەو پارە ئەو داهاتە گشتی کە لە نەوت و لە زەراعی و لە بابەتی تر دەست دەکەوێتن بێتن ئیستثمار بکرێت لە بواری کشتتوکال لە گەشتیاری پاشان یعنی وا بکاتن کەرتی یعنی حکومڕانیەکی بەهێز هەبیتن
کە باڵانسێک دروستکە لە نێوان کەرتی گشتی و کەرتی زۆر تایبەت. سپاس دکتۆر بێگومان دێمەوە خزمەتتان. دکتۆر سەردار بە حکمی ئەزمونتان تەمەنێکەوە لە بوارەکە کارەکەن پێم خۆشە ڕاو بۆ چوونی خۆتم پێ بڵێ ئێمە لە هەرێمی کوردستان بەرهەمی کشت و کاڵی لە کەرتی کشت و کاڵ نەک نەیتوانیوە ینی ئەوەی پێوتری ئەکتیفای زیاتی کارێکی وا بکە کە ئێمە پێویستمان بە دەرەوە نەبێ بەڵکو نەتوانراوە بشنێرێتە دەرەوە یانی ئێمە بەرهەمی زۆر باشمانەیە لەسەر ئاستی کەسی خەڵکەیە بۆ نمونە هەنگوینێکی نێرێت بۆ شوێنێکت لە شوێنێک دایانەیان هەر شتێکی تر بەڵام نەک نەتوانراوە بنێرێتە دەرەوە بەڵکو لە ناوخۆش ئێمە هێشتات بۆ هێلکەیە بۆ تەماتەیە بۆ ماستە بۆ سەوزەیە بۆ مۆزت بۆ شووتیە هورە چی بۆ دۆشاوی تەماتەیە بۆ زەیتی زەیتونە بۆ زەیتی یاسایە بۆ هەر شتێ بڵێ ئەو فترەی پێش و خەریک ئەزمەی خەریک قەیرانی هێلکە ڕووبدات هەفتەیەکی بەسەرەوە بۆ ڕەنگە خەڵک بڕژایەتە سەر جادە بیستا بی و تا خێلکەمانەوێ ینی 28 ساڵ کەمە تا ئێمە هێشتا نەتوانین لەسەر ئاستی ناوخۆ ئەکتیفایەکی ذاتی دروست بکەین. سپاس بۆ ئەو دەرفەتە بەڕاستی بەرنمەکەت کە لەسەر کشت و کاڵە زۆر ینی پێم خۆش بوو کە ئامادە بم و باس لەو کەرتە گرنگە بکەین. بەڕاستی کەرتی کشت و کاڵ زۆر کەرتەکی ئەکتیڤە لە هەموو دنیا. ئەمنی قەومی هەر وڵاتێک ئاعتماد دەکاتە سەر ئەمنی غیدایی. ئەمن ئەگەر نەتوانم خواردن بۆ ملەتەکەم دابین بکەم چۆن دەتوانم ملەتەکەم بە سەربەزی ئیش بکە ژیان بباتە سەر بەڕاستی زۆر گرنگە ئەو کەرتە و عێراق بەعام و کوردستان بە تایبەتی یەکەم کۆمەلگای کشتتوکاڵی لە کوردستان بووە یەکەم زۆری گەنم لە کوردستان چاندراوە لە عالەم نەواقسەکی زۆر ینی کەم و کوڕیەکی زۆر هەیە لە کەرتی کشت و کاڵ یەک لە کەم و کوڕیەکان کە زۆر گرنگە دەمەوێت تەکیدی لەسەر بکەم نەبوونی داتابێس داتایەکی ڕێکوپێک لە بابەت کشت و کاڵ لەو کوردستانە نییە بێ داتا ناتوانین بەرنامەی استراتیژی دابنێن بۆ کشت و کاڵ ئەو داتای ئێستا من مەجموعە داتایەکم هەیە لەسەر پەلەوەر خۆم سقم بە داتایەکە نییە بۆچی لەبەرچی چونکە داتایەکان وەکو زانستی دانەمەزراوە باشە ئەرکی زانکۆکان نییە کە لە ڕووی زانستیەوە توێژینەوە بکەن و داتا و زانیاری کۆ بکەنەوە خۆ لە سلێمانیە بۆ لە سەلاحەدینە بۆ لە دووەکە بۆچی وامان لێهاتوە ئێمە خۆی مشکلەکە بەس لە زانکۆکان نییە خۆی دەبێت تەنسیقەکی باش بینی وەزارەتی کشت و کاڵ و وەزارەتی خوێندنی باڵا هەبێ بەعام زۆر اتفاقیات کرایە و عقود کرایە بینی ئەو دوو وەزارەتە کە پێکەوە ئیش بکەن بەڵام ئیشکالاتێک هەیە یەک ئەوی تر قبول ناکە بەڕاستی بە ڕاستیوانە زۆربەی وەزارەتە دوێنێ بەرنامەکەمان لەسەر کارەبا بوو باسی ئەوەیانە کرد کە پێویستیان بە هەمانگیە لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان لەگەڵ وەزارەتی پەروەردە لەگەڵ وەزارەتی ئەوقاف لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا لەگەڵ وەزارەتی پلاندانان بەڵام پێچێت عاجز بن لە یەک وەزیرەکان مامەڵە لەگەڵ یەکتر ناکەن خۆی مەوزوعی ینی بەس وەزیرەکان نییە هەتا کادری هەردوو وەزارەت مەفروزە پێکەوە دابنیشن و بەرنامەی استراتیژی بۆ کشت و کاڵ دابنێن بەڕاستی نەبوونی داتا یەک لە نقاتە گرنگەکانە باشە نقطەی دۆم جەنابەت باسی ئەوەت کرد ئیکتیفای ذاتی من باسی پەلەوەر دەکەم زیاتر چکە اختصاسەکەم لە پەلەوەرە باش لە کوردستان 1370 حەقلی پەلەوەری گۆشت هەیە 9 حەقلی پەلەوەری هێلکەی خواردن هەیە 17 چێلگەی داینکەی جوجەڵەی گۆشت هەیە یەک پرۆژەی نەژادی پەلەوەر هەیە نەژادی پەلەوەر گرنگترین حەلەقەیە لە بەرەو سناعەتکردنی پیشەسازیکردنی پەلەوەر لە کوردستان هەیە لە عێراق نییە لە کوردستان هەیە لە شەقلاوە هەیە هەلهێنەری پەلەوەر چل هەلهێنەری پەلەوەر لە کوردستان هەیە سەربڕخانەی پەلەوەر 7 دانە هەیە باش ئەوانە ئەگەر بە کامل تااقەت وزەی خۆیان کار بکەن کێشەی بەردەم ئەمانەی ئاماژەت پێدا ئەم کێلگانە ئەم کارگانە ئەم جێگەیانە کێشەی بەردەمیان چییە کە ناتوانن بەشی بەرهەمی ناوخۆ بەرهەمیان هەبێت خۆی مەفروزە ئەو چێلگانە هەموو هاوکاری بکرێن
دەعم بکرێن بەعام هەتا بە کامل ویزەی خۆیان کار بکەن. ئەگەر بە کامل وزەی خۆیان کار بکەنە من متأکدم لە مەجای گۆشت 180 احتیاجاتی کوردستان دەتوانن دابین بکەن. بەڵام ئێستا ئەگەر پەلەوەری گۆشت وەرگین 140 چێلگەکانی پەلەوەری گۆشت لە کارن ئێستا. واتە لە 160 پێویستیەکەمان لە دەرەوە بۆ وەستاون 160 ئەوەی کارگەکانەی مەوجودن وەستاکات ئیش ناکەن. 160 ئیش ناکە 140 کار ئیشەکات بڵێ لە ئەوەی هێلکەی خواردن 120 حقوولەکان ئیش دەکەن. بەعام نسبەتی کەمی ئەو چێلگانە بە کامل وزەی خۆیان ئیش دەکەن. هیچ یەک لەوانە چی بکرێت یعنی ئەگەر ناوی بنی چیان بۆ دابین بکرێت ئەوانە دەبی 100% بکەون گەڕ و توانای خۆیان لە بەرەمێنە ئەوانە دەبی دەعم بکرێن دەعم لە چ ڕوویەکەوە دەعمی چۆن لە جیاتی ئەوەی من ئینتاجی دەرەوە بێنم لە وڵاتانی دەوروبەر مەفروزە ئەو حقوولانە مەوادی علەفیان لۆ تەوفیر بکرێ لقاحاتیان لۆ تەوفیر بکرێ کارەبا و تاقە و هەموو ئەو شتانیان لۆ تەوفیر بکرێ هەتا بە کامل تاقەی خۆیان ئیش بکەن. ئەوە یەک دوو بە بازارکردنی ئەو ئینتاجە زۆر جار ئینتاجمان هەیە بازارکردن مشکلەیە. من لە سیمینارێک لە کولەی زراعە پێش دووسێ مانگ باسم کرد مشکلەی گەورەمان هەبوو بە نسبەت گۆشتی پەلەوەر ڕۆژێک چیلۆی دەبتە چیلۆ 1500 دینار ڕۆژێک دەکاتە 3.5 سەبەب چییە؟ چونکە ستراتیجیەتێک نییە لەوەی ئەو داتایە هەیە کوردستان احتیاجی بە چەند هێلکە هەیە بە چەند گۆشت دیارە ئێستا چەند پێویست هەیە بڵێ ئەو ئەرقامانە مەوجودن احتیاجاتەکە هەیە ئینتاجمان چەندە گاپەکە با ئیستیراحەتەکەم دکتۆر زۆر سوپاسانەکەم دێمەوە خزمەتان دکتۆر تافگا بە پرسیارێکی گشتی دەست پێکەم و پاشان دێمە بواری پسپۆڕی خۆتانەوە. یعنی لە ڕابردوو بە سلێمانی و هەولێر و دووەکە وترا سەبەتەی خۆراکی هەموو پارێزگاکانی دیکەی عێراق ئێسام سەبەتەیە هەستەکرێت بەتاڵە یان ئەگەر بەتاڵیش نەبێت بەشی خۆشمانیتیان نیە تجا بگا بە پارێزگاکانی دیکەی عێراق. ئەمە عیلەت و کەم و کوڕیەکان لە چین بۆچی بەم ڕۆگەیشتوین؟ زۆر سپاس بۆم دەرفەتە. تەوان بڕێ کشتتوکال لە کوردستان لە ئاستێکی باشدایە بەڵێ لە ئاستێکی باشدایە لەبەرەوەی هەموو جۆرە بەرهەمێکی کشتتوکاڵیمان هەیە ئاو هەمە ئەومان بەپیتە خاکمان بەپیتە بەڵام کە بەرهەممان نییە احتیاجاتی ناوخۆ دابین بکاتن کێشەکان کێشەکان نەبوونی پسپۆڕی و برازوتیارەکانمان نەبوونی داتایەک کوردستان پێویستی بەچیە ئایا بۆ نمونە گەنم ئێستا زۆربەی جوتیارەکانمان هەیە بەس گەنم دەچینیتن گۆڕانکاری تێدا ناکاتن ئەم ساڵێن پەتاتە بە سوودا هەموو برابرد جوتیارەکانمان دەیکاتە پەتاتە دەڵێن تەماتە باشە هەموو برازوتیارەکانمان دەگەڕێتەوە سەر تەماتی لەبەر ئەوەی پلانێک نییە پێویستە پلان هەبیتن پلانێک هەبیتن لە کەسانی پسپۆری تێدابیتن ئەکادیمی ئیداری جوتیاری ئەم پلانەدا بڕێژێت و کاری بۆ ئەرچی وەزارەتی کشتتوکاڵە وەزارەتی کشتتوکاڵ تا ئێستا سەرکەوتوو نەبووە لەوەی کە زانکۆکان شارەزا و پسپۆرەکانی ناو حرەمی زانکۆ بهێنێتە دەرەوە کەشێکی وا دروست بکات بەرکەوتن هەبێ لەگەڵ براو خوشکە جوتیارەکان کە شارەزایی ئێوە بخێتە بواری بەرەمهێنانی ئەوانەوە نەخێر ئەرچی وەزارەتی کشتتوکاڵە دەبێت بەشێکیان هۆبەیەکیان هەبی هۆبەی پلاندانان کەسی ئەکادیمی کەسی ئیداری و برازوتیاری نمونەی ئەوانەی کە ئەزمونیان هەیە بەشدار بن تێدا ئایا کوردستان پێویستی بەچیە پێویستمان بەچی ئەمساڵ ئەو شوێنەی کە چاندنی تێداێت ئایا گونجاو بۆ ئەم بەرهەمە یان نا دەبێ بە پلان بابڕێژرێتن بەش هەموو بەرهەمەکان دابڕێژێ هەموو بەرهەمەکان کە پێویستمان پێ بچیندرێت کەواتە تا ئێستا کورت و پوخت لە بواری کەرتی کشتتوکاڵی پلان نەبووە بە هەڕەمەکی بەڕێوە زۆرێک پلانمان سپاسانەکەم بێگومان دێمەوە لای جەنابیشتان ئەچمە سلێمانی لای دکتۆر کارزان سڵاوتان لێبێت ئەم کاتەتان باش سپاس بۆ ئەم دەرفەتە دیسانەوە بە پرسیارێکی گشتی ینی ئەوترێت هەرێمی کوردستان لە ڕووی زەوی وزارەوە لە ڕووی ئاوی پێویستەوە لە ڕووی ئاو هەوا و کەش و هەواوە
زۆر کەشێکی لەباری هەیە بۆی کشت و کاڵتیایدا پێش بکەوێت لە کاتێکدا لە وڵاتانی دیکە کەش و هەوا و زەویوزاری لەباریشیان نییە بۆی دەهێن نەبوون کەچی لێرە هەشمانە وا خەریکە وردە دەمرێ و لە ناو دەچێت چونکە بەرهەمەکان نەک دەرەقەتی ناوخۆ نایەن بەڵکو دەرەقەتی ئەوەش نایەن کە جوتیارەکان سربەرزانە پێی بژین. سەرەتا سوپاس بۆم دەرفەتە پێشەکی پێم خۆشە پیرۆزبایی لە دروستبوونی کابینەی نوێم بکەین کە بەم زوانە دەست بەکار بێ و هیوادارم کەرتی کشت و کاڵ بەڕاستی لەم کابینە تازەیە پانتاییەکی و گرنگێکی زیاتری پێ بدرێ بە جیاواز لە کابینەکانی تر بەڕاستی چونکە بەداخەوە ئێمە لە کابینەی یەکەمەوە هەتا کابینەی هەشتەمیش دەتوانین بڵێن ئەم کە بە تەواوەتی پشتگوێ خراوە وەتوانین بڵێن بەداخەوە ژێرخانی ئابووری کشت و کاڵی جیاتی ئەوەی پەرەی پێ بدرێ داڕمێنرا بۆیە بەڕاستی گرنگە کە ئەم وەزارەتی کشت و کاڵ باڵێن شێوەیەکی گشتی وەکو وەزارەتێکی سیادی سیر کرێ هەرچەنە بەداخەوە باڵێن لەم کابینەیەشە کە خەریکە تشکیل لەبێ ئەم کابینەیەش هەر وەکو وەزارەتێکی باڵێن لاوەکی تعاملی لەگەڵەکە بەڵام هیوادارین کە لە واقعە باڵێن لە ئیشکردنی ئەم کابینەیە وا بکات کە ئەم وەزارەتێکی سیادی بێ بەنسبەت پرسیارەکەتەوە بەڕاستی بەشێکی زۆری ئەوەی کە باسیەکەی کێشەکان زۆرن یعنی کێشەکان ئەتوانین بڵین خاڵبندیان بۆ بکەین بۆەوەی ئێمە زۆر باڵێن لە بابەتەکە دوور نەکەوینەوە یەکێک هەرە گرنگترین کێشەکان بەڕاستی مەوزوعی باڵێن نەبوونی پلان و استراتیژە لە وەزارەتی باڵێن لەلایەن حکوومەتەوە بە شێوەیەکی گشتی و لەگەڵ وەزارەتی کشت و کاڵیش جگەلەوە بە درێژایی کابینەکانی پێشوو بەداخەوە بودجەی تەواو بۆ ئەم وەزارەتە دابین ناکرێت کە باس بکرا باڵێن لە ساڵانی پێشوو ڕەنگە لە نێوان 2 تا 3% بودجە ئەو کاتی کە بودجە هەبوو لە حکوومەت تەصدیقیە کرد لەلایەن پەرلەمانەوە لە ساڵ 2 لە سەدا 3 کە بەڕاستی تۆ ناتوانانی هیچی پێ بکەیت یعنی وڵاتێکی وەکو ئێرانی دراوسێمان بەڕاستی ساڵانە زیاتر لە سەدا 11 لە سەدا 10 بودجەکەی بۆ کشت و کاڵ دەهانێ بۆیە ئەبینین کە کشت و کاڵ لەوێت چەند بژاوتەوە لە وڵاتە زلهێزەکانی دنیا کە جگە لەوەی کە بواری کشت و کاڵیان بە شێوەیەکی باڵێن گشتگیر گرتووە بە شێوەیەک وەکو وەزارەتێکی زۆر گرنگ چونکە عیلاقی بە قوتی خەڵکەوە هەیە یعنی ئەمە گرنگی ئەم بابەتە بەڕاستی ئەوەیە ئێمە ئێستا لەم گرنگجێتیە نەگەیشتوین بەڕاستی بەڵێ دکتۆر من دێمەوە خزمەتان بۆی قسە لەسەر ئەوە بکەیت کە ئەو پلانەی ئاماژەت پێدا ئەبێت تایبەتمەندیەکانی ئەم پلانە چی بن و پێویستە و بودجەی دابین دەکرێت چەند بێت و بە شێوەیەک بخرێتە خزمەتی کەرتی کشت و کاڵەوە بێگومان من دێمەوە لای جەنابتان ئەچمە دهۆک بۆ لای دکتۆر کارزان ببورن لە لای دکتۆر شەوکەت سڵاوتان لێ بێدەم کاتەتان باش کە باسی کەرتی کشت و کاڵەکرێت شارەزایان و جوتیاران خۆشیان ڕایان وایە کە کەرتی کشت و کاڵ لە شێوازە ببورن شێوازە تەقلید و کۆنەکەی جاران ڕزگار نەکراوە لە کاتێکدا لە تەواوی دنیا ئێستا پەنابرێتە بەر تەکنەلۆژیای نوێ و ئەوەی پێوترێت داهێنانی نوێ و ڕێگەی نوێ بۆ زیادکردنی ئینتاج و بەرهەمهێنان بەڵام لێرە هەروەکو جاری جاران بەڕێواچێت و وەڵامی ئەم پرسیارە و بێگومان قسەکانی خۆشتان هەر ئیزافەیەکتان هەبوو. بله باشه دست خوش برس مشكلة ما أساسي في قبل كالكردستان وضعها يعني ككردستان وكعراق مشكلة أساسي مثلا في قبل برهم بلاورة يعني تسوسك فلاحي تدعم مع حكومة نينا يعني نجازة نعلفة وأغلب جرج يعني فلاحي ما يتشوى فلاحي خسارته فلاح دي تشوى تطويري لي تشوى برف باشتر وشيتن هاجر زاني شو لك باشه يعني دي باره هبيدن أبس هاجر في قبل أم تحكينه صدا شست او كبلاورا خدانت کردن که مشاريع بلاورا هنا خساره دن وکی که دکتر سرگداری گودی دبینی جر سعر 1200 دیناره 1300 دیناره تمام هنده جرب 3000 دیناره چو دعم نینه ده احتیاج دمید سر چه احتیاج سیگه نه احتیاج که کردستانه مثلا اگر ام وگاوه سحکینه هگر ریک بو بغداد ام بو جنوبی هبیدن ده سعر بلند بیدن
هاگر نبیدن دیجاره قدی سعر وان پلاوره دهت آخر ده 1600 1500 یعنی حکمت حتی في گاوه ام نشین مچدوی ام بزانین که مچدویتش یعنی حکمت نزانیدن که چدویتن خدا و پلاوره خوداند کردن ام نزانین ما چند انتاج هیا چند تیرا کردستان هیا از البته باوری ما وقتی دکتر سرداری به هر بگویی يعني هجر أمزون حكمت بيت بلانا كبدانيتن داتا درست هابيتن هند اختصاصها بين تبيري بلانا قد درست نكو برنامج جديد درست كن اف بلانا نخير في دريجي بيت سر باخفتن وسحكيني كمثلا دوغ محتاجي چه كرد اربيل محتاجي چه سليماني محتاجي چه حتى استا پلانەکە ئەبێ لەوێ دەست پێ بکاکە وەکو دکتۆریش لێرە ئاماژەی پێدا داتا کۆ بکرێتەوە سەبارەت بە پێویستیەکان پاشان پلان و بەرنامەدا بنرێت بۆ ئەوەی شێوازی بەرهەمێنانەکە چۆن بێت؟ بله بله کاک بررسی یعنی دوستانی چه و گاوه جوتیاری من نشد منافسه منتجات ترکی بکردن چونکو ترکی دعم فلاحیت خود کردن بله بچه حال هبیدی مثلا علفی داده هبیدی لقاحات همه تشتوانه یعنی مدعمه بس اگر تو بیا وره فلاح من چنینه نه حکمت گاز داده نه علفی داده نشه ایشت وانا هبیدی چه کنترلی نه بری و گاوه هند جرا علف ده هند جرا گاز ده هند جرا دایره بیطاره مثلا معقمات دانه هند درمان دانه بس حال حاضر چنما يعني كابو فلاحمه وشوا فلاحمش ني رابطن منافسه بشدن منافسات چه بكتن مريشكا تركي بگت اكيد تكليفات تواتر جوتياركان مان وبنشينكان مان ناحقيان نيه كورده ورده گوند و دیاتكان شول اكن رو اكن شار و بدواي دامزراندن و بدواي كاريك لناو شارع قرن بله تزونی چه بررس مثلا وگاوه چه مثلا وقت حکمت پلان بدانیدن ابزانیدن مثلا وگاوه که از به مرخ دهو که ما 276 قاعده دواجنه هست اگر تو به بسیار که جودیاران بحث که همین جودیار خسارتن يعني شانسا يعني وكي شوية هند جرى سعر بلندد بيد وقت الدفع بلندد بيد فايدة وكي دي هرقاف هي خسارته أول سبب شيء اعتماد ما رئيسي سرچه بد مريج که هاورده بيد كيرب شيء رخي بغداد آن جنوبي هاگر وضع كردستان وعراق نخوش بيتن رج نبن تمام دو سعر مريج که هتا آخره يعني أول حكمت شد شب جدن حكمت شد مزراب دانيتن بابا نهل بلا قطع انا کردن بلا تاکسی دان تا سر گوشت مریش که پیچه که سعراوی زیاده تر لیب کرد دا فلاح ما بشیتن چپ کردن فلاح بشید منافسه منتجات ترکی بگید او ایک یاد دوه مثلا شرکات مازن بین کردستانه شرکات مازن چا بین یعنی شرکات مازن بین کردستانه تشد وان حقلت بچیک مثلا بخوفه بگیره دادن بله چی چلو قدرت علفی بدته بشته مثلا عمر 35 روزیه مریش که 2 کیلو ده مزرعه ما بەڵێ دکتۆر شەوکەت زۆر سپاس دەکەم بێگومان دێمەوە خزمەتتان ناوبڕێکی کورت وەرەگرین و لە دوای ناوبڕەکە لەگەڵ ئەم برانەی لە دەستە چەپی من دانیشتون بەردەوامەوەی. دەرزیت پێوەی پێدەبینم دەرزێکم دەوێت ئەوەی پێدەبینم هەیە؟ نییە. برام کاکە جان Do you have this دەرزی چی؟ نابێ و دەرزێت سیبێنە لو بینم؟ ئەرە برام بێزەحمەت وەڵا دەرزیم دەوێت دەرزی دەرزی لەو چییە؟ زۆر پێویستم بە ئینتەرنێتە دەمێ ئەو سیمکارتە بگۆڕم کەمە سیمکارتەکەی خۆم بەخوا برامە توش کەونی ئەوە جاران بوو لۆ ئینتەرنێتی پێویستت بە سیمکارت و مۆدیۆ مۆشتانی هەبوو ئێستا فاستینگ بێ سیم ئینتەرنێتت دەداتێ هەر بە موبایلێ خۆت ئیتر ئەوەندەش دەرزی مەکە ئێستا بۆ یەکەم جار لەسەر ئاستی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست فاستلینگ خزمەتگوزاری ئیسیم پێشکەشەکات ئیتر پێویستت بە سیمکارت و مۆدیۆم نەما بۆ ئینتەرنێت تەنها بەسکانکردنی کۆدێک ئەبیتە خاوەنی ئینتەرنێت بۆ دەستکەوتنی ئەم خزمەتگوزاریە بێ هاوتایە سەردانی نزیکترین بنکەی فاستلینگ بکەن فاستلینگ تۆ خێراترینی هەر کەسەوە بە شێوازێک هەان دەدات هەیە حەزی لە پێکەوەبوونی کەسانی نوێیە هەیە لەگەڵ هەمان کەس و لە هەمان جێیە هەیە لە خۆشترین ساتە ئاژی هاشە خۆشترین ساتی لە کیسە چێ هەیە هەموو شتێکی کۆنتڕۆڵ کردووە هاشە هەموو شتێک کۆنتڕۆڵی کردووە
هەیە ئەیباتەوە هەیە ئەدۆڕێ ئێستا سپلێتی نوێی دوانە ئینڤێرتەری LG ئای کۆنتڕۆل ئەمپێر بۆ یەکەم جار لە هەموو عێراق خۆشنە و گروپ تا کەبریکاری LG لە هەموو عێراق. سڵاو ئەم کاتت باش. ئەم کاتت باش سەیرە ئێمە چندێکە دراوسین بەڵام یەک نابین. کەش و هەوا زۆر گەرمە خۆزگە ساتکەوتەکانمان وەکو هی مۆڵەکان باش بۆ هەیە. تۆش توانی هەمان ئاسوودەی لە ماڵەوە بەدەست بێنی. چۆن؟ فەرموو وەرە ژوورەوە. نهێنەکەی چییە؟ نهێنیەکە کاریەرە لە خێزانی ئێمەدا بۆ زیاتر لە 120 ساڵە متمانەمان بە هەوای سارد و هێمنیەکەی هەیە. منیش ڕێک ئەمەم ئەوەت. لەگەڵ فلتری چڕ کە هەوایەکی سازگارت بۆ تەرخان دەکات بە نەهێشتنی بچووکترین گەردەکانی هەوا لەگەڵ تایبەتمەندیە ناوازەکانی ساردکردنی خێرا تۆربۆ سیستمی دوامکەوە بێدەنگی و کارکردن بە تەکنەلۆژیای ئەمریکی متمانە بە کاریە بکە بۆ ئاسوودەی ڕەها. مژدە لەبەر زۆری خواستی هاوڵاتیان ئۆفەرەکانمان تا جەژنی قوربان درێژ کردەوە بە کڕینی تەنها $500 لە ئامێرەکانی LG ناو دەچێتە تیرروپشکی ئۆتۆمبیلێکی نیسان سەنی 2019 و چەندین دیاریگران بەهایتر بۆ کۆبۆنێکی 25,000 کاشباک وەردەگریت کە دەتوانیت لە سوپەرمارکێتی کارفور بەکاری بێنیت. هەروەها گواستنەوەی هەموو ئامێرەکان بێ بەرامبەرە و زیاد لەوەش لەگەڵ کڕینی هەریەک لە ئامێرەکانی سپلێت و سەلاجە و جلشۆردا خزمەتگوزاری بەستنی بێ بەرامبەر بەدەست بێنە. کۆمپانیای خۆشناو تاکە بریکاری LG لە سەرتاسەری هەموو عێراق. بۆ ڕێکلامکردن لە کوردستان 24 پەیوەندی بکەن بە کۆمپانیای ئۆری میدیا. عزیزان دووبارە سڵاوتان لێبێت بەردەوامین لە مەڵقەیەی کابینەی نۆیەم کە تایبەتە بە قسەکردن لە سەر کەرتی کشت و کاڵ لە هەرێمی کوردستان و پێشنیاز و چارەسەری و ڕاستپاردەکان بۆ کابینەی نۆیەم. منەچمە لای ئەم براجووتیارانە پێم خۆشە ناوی خۆت بڵیت و خۆت بناسیێنیت و ئەم شەو ئەتەوێت چی لەسەر کەرتی کشت و کاڵ و معاناتان وەکو جوتیاران بەگشتی بڵیت و ئەو جوتیارانەش کە لێرە نین و ئێوە نوێنەرایەتیانەکەن. سەرەتا سوپاس بۆ ئێوە بە خێراتنی میوانە بە ڕێزەکات دەکەم. زۆر سپاس. عەبدولخاڵق محەممەد جوتیار و ئەندام لە یەکێتی گشتی جوتیاران. خێربن سەرچاو. من سەرەتا لە ماسەرپلانەوە دەست پێ دەکەم. لە هەرێمی کوردستان بەڕاستی لە هەرێمی کوردستان ئێمە زەویەکانمان هەموو بە ماسەرپلان کرد. ماسەرپلانی 1 2 3 یەک جێبەجێ کرایە بەڵام 2 3 ئێمە وا بچین هیچ زەویەکی کشت و کاڵیمان نابینێ بۆ کەرتی کشت و کاڵی. هەموویە بێ بە شوێنی نیشتە هەمووی دەکرێتە مەزرعەکان دەبێتە شوێنی پاڵاوگەکان دەکرێتە شوێنی تایبەت بە کەسانی تر. یعنی ئێستا ئەگەر سەیری ئێمە لە هەولێرەوە دەست پێ بکەین لە سلێمانی لە دهۆک لە هەموو شوێنەکان ئەگەر سەیری هەولێر بکەین بزانە چواردەورێ هەولێر ئەو زەویانە هەموو کراینە بە شوێنی تایبەت بە کەسانی تر کراون بە مەزرعە و بە باخ و بە ڤێلا بۆ کەسانی بەرپرس و دەوڵەمەند بیڵێن تەواوە بۆ کەسانی دەوڵەمەند بۆ کەسانی بەرپرس بە تایبەتی بەڕاستی قۆرە کراوە بۆ ئارزومەندەکانی خۆیان پلان. ئەگەر ئێمە بمانەوێ کەرتی کشت و کاڵ پەرە پێ بدەین ئەبێ سەرەتا لە دیهاتەکانەوە دەست پێ بکەین لەبەر ئەوەی ئێمە بتوانین ڕێگاوبانەکان بۆ دیهات. ئێستا کە هەرێمی کوردستان لە هەموو پارێزگاکان کۆمەڵک دێهات هەیە ڕێگای نییە خۆڵە یعنی جوتیار ناتوانێ بەسە ئەگەر ینی هاتوو بکە بەر ئەنیمە هەیتمان ینی هەیە ڕێگای مەسەن قیرکراکردتاوە بەڵام هەیە خۆڵە ئێمە دەبی سەرەتا لەوە دەست پێ بکەین. خاڵی دووەم دەبێت ئێمە بتوانین ئەو جوتیارانێکی ئێستا لە شار نیشتەجێن ئاسانکاریان پێ بکەین چۆن بگەڕێنەوە بۆ داهاتەکانی خۆیان. کەواتە ئەم کابینەیە ئەگەر هاوکاری ئەو جوتیارانەی بکە کە لە شار نیشتەجێن و تا ڕادەیەک بە ژیانی شار ڕاهاتوون بەو شێوەی کە جنابتە ئاماژەتان پێدا ئەمە گرنتی ئەوە کات زمانی ئەوەکە کە ئەو جوتیارانە بگەڕێنەوە و لە دێهات و لە گوندەکانی خۆیان دەست بە بەرەمێنان و بواری کاری خۆیان بکەن. ئەگەر جوتیار خانوویەکی خۆشی هەبی مەبەستمەوەی حکوومەتی هەرێم هاوکاری بکە لە ڕووی مادی خانێکی خۆشی هەبی
و ژیانی تەساهل بی ینی ژیانێکی خۆشیەبی لە خەدەمات لە مەسلەی خوێندنگا لەسەر مەسلەی کۆمەڵک شتێک ئاسانکاری ئەو دێ بۆ بکرێ پێم وان نییە جوتیار ئامادە بێتن قسەم ماوە ئەگەر قسەکان بۆی هاوڕەکانی قسە بکەن ینی مەبەستم ینی پلاندان هاوکاری کردن ژووری پلاستیک تاکو ئێستاکە نەمە ئێمە لە یەک وەرزدا بەروبوومانێ لە وەرزەکانی تر نیمانە ئێمە ژووری پلاستیک بەداخەوە تەوزیح کرایە بۆ چێ تەوزیح کرایە کاک بۆ مختاری دیەکە تەوزیح کرایە کە باڵا دەست بووە باشە بۆ جوتیارێک کە پەیوەندی بە حزبێک بووە باڵا دەست بووە بۆ جوتیارێک نەکراوە پەرە بە ژووری پلاستیکی نەدراوە یعنی ئەگەر تۆ پەرە ینی پێویستە ئێمە لە هەموو وەرزەکان بەروبوومان هەبێتن بڵێ ئەوە خاڵشتر مەسلەی هاتنی بەروبوومەکانی کشت و کاڵی لە دەرۆی وڵات لە هەم پەرەوەری هەم کەرتەکانی کشت و کاڵی ئێمە دەبی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگە لەوە بگریتن ڕێگە لەوە باش ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگە لەوە بگرێ ئایا ئەو بەرهەمەی لە ناوخۆیە بەشی ناوخۆوەکات ئەگەر هەموو حکوومەتی هەرێمی کوردستان ئاسانکاری بۆ جوتیار بکە بڵێ لە هەموو وەرزەکاندا هەیەبی وەکو وتم ژووری پلاستیک چێبێ ئێستا کە بەروبی بمێ ئێستا هەرێمی کوردستان یەک تیسە خیار 15 کیلۆیە 20 کیلۆیە بەقال دەیفرۆشێ بە 2000 دینار جوتیار بە چەندی دەیفرۆشێ بە 1000 دینار دەیفرۆشێ یعنی علاگەیەک پڕ بە 1000 دینار دەیفرۆشێ ناکە کرێ هاتوسوەکەی کە لەسەر زەویەکەی دێنێ بۆ خۆیانە مەسلەی بەروبوومی تر گەنم جۆ و تەماتە و خیار و کۆمەڵێک شێ ئێمە پێویستمان بە کارگە هەیە کاکە ئێمە سەردەمی ڕژێمی فاشی کارگەی ئاوی تەماتەمان هەبوو ئێمە ئەومان ئێستا بەڵێ لە سنووری سلێمانی تووتن هەبوو زەیت هەبوو ئەگەر ئێمە جگەرە هەبوو بەڵێ ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان کارگەی هەبێ بۆ بەروبوومەکانی هەموو هەبوو بەڵێ هەرێمی کوردستان وەری دەگرت ئەگەر بۆ گەنم هەیبی مەتحانەی باشی هەبێ بتوانێت ئەو گەنمێمە بیکاتە ئاردی سفر و ئاردەکانی تر و ئەوانە سپێش دەکەی ئێمە لە دەرەوەپاسانەکەم ئەو بەڕێزەی دیکە فەرموو من ڕای گۆرگی زەندان مەکتەبی تەنفیزیەکە جوتیارانی کوردستان زۆر سوپاسان دەکەم بۆ دەرفەتان بۆیەوەش و حەز دەکەین باسی کێشە و گویر وروستەکانی جوتیاران بۆتان بکەین باش سەرەتا لەم قسەیەوە پێتان دەڵێن کە جوتیاران زۆر جەرەرمەند بووینە لەبارەی گەنم و جۆ جوتیاری فەقیر ساڵی 2014 و 15 و 16 ئەو گەنمەی ڕادستی حکوومەتی عێراقی کردیە ئەو 3 ساڵە پارەی خۆر نەگرتووە هەیە جوتیار قەرداری دەڕاست هەیە جوتیار قەرداری تراکتەرە هەیە جوتیار قەرداری کیمیای هەیە جوتیار قەرداری بنەتۆیە هیچ ئەوە چی نییە بچیتن لە بۆ جوتیاران شتێکی بکرێ حکوومەتی هەرێم زۆر کەم تەرخەما لەبارەی ئەو جوتیارانە حتا ئێستا دامی ئەو جوتیارانی نەکردیە ئێمە دەبی یەقەی حکوومەتی هەرێمی کوردستان بگرین ئێمە حکوومەتی بەغدا گەنمی لەمەوە گرتیە بەمە چارەسەر ناکرێ بچین داوای پارێ جوتیاران بکەن دەبی حکوومەتی ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان بکات حکوومەت داوای ئەو پارە لە حکوومەتی بەغدا بکە ڕسکی ئەو منداڵە جوتیارانە بدرێتن باشە جگە لەمە چیتر دومین باشە بۆ لە هەرێمی کوردستان هەولێر و دۆک و سلێمانی و هەڵەبجا 370 گەنمی لێوەەر بگیرێ لۆ بەس قەزای مەخمور بەتاقتەنێ 480 لێوەەر بگیرێ هەیە جوتیار ئێستا لە قەزای هەولێر ئەمن ئێستا جوتیارم ئەو کاکەیە جوتیارە 100 گەن لاتیە ئەم 112 گەن لێوەەر بگیرێ ئەدی ئەوەی کە چی لێ بکەم زۆر سپاسانەکەم ئەو کاکەی دیکەش با قسەکانی بکات من زوتیار سەفیر حازم گەزنەی لە گوندی گەزنا سەرەتاوەڵی ئەمن دوسێ پێشنیارم هەیە سەبارەت بە وەرگرتنی گەنمی زوتیاران یەکەم ئەو بڕەگەنمەی کە لە زوتیاران وەردەگیرێتن زۆر کەمە 340,000 تۆن گەنم لە بۆ هەولێر و دۆک و سلێمانی دانرایە 470,000 تۆنیش لە بۆ قەزایەکی وەکو مەغموری دانرا کە قەزایەکی گچکەیە ئەوە جەنابتان باسان کرد کاگڕای دیش باسی کرد خەمی دیکەی جوتیاران چیە چونکە ئەوەی ئێوە کە لێرە دانیشتون بە سەراحەت نوێنەرایەتی تەواوی ئەو جوتیاراناکەن کە لێرە نین بە گشتی خەمی جوتیاران چییە وە چ داواکاریەکیانەیە لە کابینەی نوێم
وڵی لە کابرین نوێم کاگ یادگار ئەمە بەڕاستی پێبرێم ئەمە دەمانێت بە فعلی ئیش بکرێتن لە بۆ زووتار نەک هەر ئەوها لە بانکمان بکەن و یعنی خڕ ببینەوە ئەنگۆش لەگەر ئێمە مادی بووینەوە و دەمانێت حکوومەت هاری کارێکی تەواوی زووتیاران بکە بەڕاستی یعنی بە فعلی دام بکرێتن لە بۆ نمونە کارگەشی قوتوبەندی حەدید هەبوو لە سەردەمی حکوومەتی عراقیەوە ڕژەمی عێراق ئەو کارگەی چاکراوە لەلایەن فاوە چاکراوە سەرپەرشی دەکرد کە تەماتەی لە جوتیاران وەردەگرت ترێ لە جوتیاران وەردەگرت کەچی ئەو کارگەیە کە پاشی فاو نما یعنی سەرپەرش نەکرد ئەو کارگەیان تەدمیر کرد جوتیار ئەم بۆ خۆمێک لەوانە بووم یعنی لەو فەلعام و تەمەیزانە بووم کە ئەمن هەشت دۆنم تەماتەم عقد کردبوو لەگەر فاو کە عقدمان کردبوو بە پارەشی زۆر چاک لەمێ وەردەگرت کە ئەو کاتی زۆری تەماتی بە 10 دیناریش کەس لەمەینە دەکڕی ساری 2000ەکان بە چلۆ بە 12 درهمی بوو بە 15 درهمی بوو دەرەجەیەک و دوی هەبوو یعنی یەک جێ پارەکە دێداینێ کە پاشی ئەوەی فاونما حکوومەتیمە لە بۆ نمونە کە لەسەر ئەو خاتونە بەڕێزە خاتون زرا برباسی کە گوتی کەرتی تایبەت تدبیر کرایە نەک کەرتی تایبەت تدبیر کرایە حکوومەتیش دەبی یعنی ئاوڕێک لە ملت بداتەوە لە فەلاح بداتەوە هاری کارش چاک فەلاح بکە زۆر زۆر سپاسانەکەم زۆر سپاس توژەکەم دەستان دیکەش ئەو دوو بەڕێزەی دیکەش قسەی خۆیان بکەن فەرموو زۆر سپاس کاگیادگار خۆشحاڵم لەو بەرنامەوە ئامادەبوونم لەو بەرنمەیە دڵنیام بەرپرسان دەیبینە بەنامەی بە تایبەتی سەرۆکی حکوومەت و بەرپرسانی هەرێم بیبینن پێشنیاریمە ئەوەیە یەکەم شت ئەو کەسانە ئەو کەسە چاوچنۆکانەی کە تیجارەت بە کردی کشتتوکاری دەکەن بۆ نمونە لە 2014 و حکوومەتی عراقی دەرێ ئەوانە هەندێک تیزار ئەو گەنمی سوورینات خەڵکی لەگەڵ گەنمی خۆیان بڵێ داوا دەکەن ئەو کەسانە بەڕاستی لێپرسنەوەیان لەگە بکرێ بەرنامەش ڕێک پێکدا بندرێ لۆی خەڵکی جوتیاری کوردستان لە کاتی بەرنبوونی خۆماڵی بەروبووی کە خۆماڵی پەرادەگا ئەوانەی کە هاوردە دەکرێن قەدەغە بکرێن یان باجان بخرێتە سەر وەداوا لە وەزیری داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین وە پیرۆزباییشان لێ دەکەین ئاوری جدی لە جوتیاران بدەنەوە و بەتابێت کاک یادگار خاوەن چلکە پەلەوەریەکان ئەوانە زۆر کاتێ زۆر زەرمەند دەبن خۆم بخۆم ئەوە نیمە دواز شتیوام نییە بەس دەبینم ینی خەڵکەجی زۆر ئیفلاسی کردووە بەڵێ وەکو ئاماژەیان پێدا جوتیاران بە بەردەوامی لە زەرەردان زۆر زۆر سپاس دەکەم فەرموو قوربان سپاس دەکەم کاک یاددار بەخێراتنی ئەو بەڕێزانە دەکەم کاک یادگار ئەمن دەربارەی ئەو بەروبوومانەی فەسلی کە دەگەنێەوەچی لۆ نمونە پەتاتەشی زۆر لە کوردستان ێستا دەکرێتن بەڵام ئەوە فەسلیە لە حالەتەش کە دەگاتی هەم پێکەوە دەگاتێ و لە بازار هەرزان بازار ینی بە هەرزان دەفرۆشێتن یعنی حکوومەت لازمە شوێنەگلو ئەو پەتاتەوە و ساردکەرەوە دابنێتن ساردکەرەوە کە هەبیتن معنەوە هەردەجی لە حالاتەشی کە پارە بکە و کاتە لە خۆی کابرا پارەشی باش کاتن نرخەکەشی هێندە هەرزان و دانابەزێت دانابەزێت لە خۆی بە سارەشی وسول دەیفرۆشێ ئەوە یەک دووەمین مەسەلەن ئەو پارەی کە ئێستاوە لە 2014 و 15 ئەو پارەوە کە لە حکوومەت لەوێن دەرعدز بووە بەڕاستی ئەوە ژیەک کە وەشی تعریبەک یعنی لۆ نمونە ئەو پارەیە کە ئێستا لە کوردستان باە معنەوەیە خەرک دەبوژاوە بازار خۆشتر دەبوو ئەوە دوو سێمین مەسلەی سوتاندنی دەغر ئەوەش هەر تعریبەک بوو سوتاندنی دەغر بە ئەنقەز بوو ئەو سوتانە یعنی ئەوە نەبوو ئەوە کورد زەرمەند بوو بەڕاستی زەرمەندی یەکەم کورد بوو لە سنوورەکەی وشی کەندیناوە لۆ نمونە وەشی منتیقەی کەرکوو ئەوانە بەڕاستی ئەوە حەقوایە حکوومەتی هەرێم داوا بکە و زەخت بکە و هەوڵ بدا لۆ تاویزکردنی قەرەبۆکردنەوەی ئەوانە ئەو گەنمەی کە ئێستاکە گەنم لە سایلۆ وەردەگیرێ بەعزە گەنمەکەیە گەن ئەو گەنمە مستەورەدا ئەوە لە دەرێ دێتن ئەو گەنمە دێ بە ئیسپاتیشە بە ئیسپاتەکە تەسمیل کرایە و بە فولیش وەردەگیرێتن بەڵام گەنمی خۆمان لە سەتادا وەردەگیرێتن یعنی لە تەنەک 100 کیلۆ وەردەگیرێتن ئەوەش غەدرەکە لە زوتیار داواکارم لە حکوومەتی هەرێم بە دوواداسوم کە لۆ شتا و داوا بکە ڕێژەی وەرگرتنی گەنم هەوڵ بدرێ ڕێژەی وەرگرتنی گەنم زیاد بکرێتن سپاسانەکەم زۆر سپاس بۆ
ئەو زانیاریانە و بابەتانە و پێشنیازانەی خستانە ڕوو هاوڕێیانم پێمەڵێن کە هاوڕێیانم لە هەڵەبجە ئامادەن ئەڤین سڵاوتان لێبێت سڵاو لە کاک ئازاد محەممەد جوتیاری نمونەیی میوانتان من جارێ پرسیار ناکەم شاشە بۆ تۆیە فەرموو سڵاو لە تۆش بێت یادگار لە باخیەکێک لە جوتیارەکانی سنووری پارێزگای هەڵەبجە کاک ئازاد جوتیارانی سنووری پارێزگای هەڵەبجە گیر و گرفتیان چییە بەگشتی؟ بەڵێ گیر و گرفتمان زۆرە کەرتی کوشت و کاڵ وەکو پەیژەیەک وایە ئەگەر پلەیەکی نوقسان بێ هەمووی نوقسان دەرەچێت بۆ لە وڵاتان ئەگەر سێرێ بکەی لە وەختی بەروم پێگەشتنا ئەگەر پارە نەکا ساردخانەیەکیان بۆ دانراوە ئەمڕۆ پارە ناکای خەمە ساردخانەکەەوە لە کاتێکا بەروبووم نامێنێ و پارەکای خەمە بازار بەڵام لێرە زۆر بەداخەوە لێرەوە باسیەکەم و بۆیە باشیەکەم بیکەن بە خاتی خوا وەکو چۆن دووبارە و سێبارەم کردو با ئێمە کەرتی کوشت و کاڵ بە هۆکارێکا بەرین کە ئیسفادەی لێ بکەین نەگوای لێ بکەین پشتی جوتیارەمان ساردکەینەوە ئێمە کەرتی وا هەیە 500 تەن هەنارەخێنە ناو بەڕادێکۆ دوایە تەلەفۆنمان بۆ کرێ مەوعیدمان بۆ دانرێت لە 15 ئێمە هەناری سووریایە هەناری فلان وڵاتێنینە ناوخۆ ئێوە بیفرۆشن تۆ بۆیە 500 میلیۆن لە جوتیار سندووە بەڕادی بۆ داناوە کابرای بەڕاچی بەرومەکەی تێکە لە کاتێکا بێنێت دەروست پارە بکە بەڵام من ئەگەر یەکسەر لە 15 خستمە بازار لە ترسیەوەی کە هەناری فلان و فلانێتە ناوخۆ ئەوە عوزر لە قەبعات خراپترە ئەگەر پێمان بڵێ کشت و کاڵ لە سنووری پارێزگای هەڵەبجە وەکو جوتیارێک لە چه ئاستێکە ئابیری نەک لە سنووری هەڵەبجە لە کوردستانە تازە لەوە دەرچوو خەڵکی کوردستان بەرومی کوردستان بخوا بۆ لەبەرەوەی خاوەنی جوتیارێکین هیچ وڵاتێنیەتی بۆ لە خوای گەورە بەزایە من جوتیار شارەزام 1000 تەن تەماتەیە 1000 تەن شووتی هەیە 700 تەن خەیاری ناوبەیتی پلاسیکیە تازە بە هەولێر و سلێمانی بەروم تەواو نابێ ئەبێ بە بازارکردنی بۆ بکرێ کانیەک هەتاک و ئاوی لە دەرنەکەی لێ ئەڕژێ جا من داواکارم لە سەرۆکی حکوومەت داواکارم با نەبێت بە هەموو کاتێک ئێمە دەدانە ساڵە ئەم قەوانە لێبینەوە و کەرتی کوشت و کاڵمان با کەرتی کوشت و کاڵ فاشیل بێنێ ئیتر بۆ کۆ بڕۆین وڵات ئەو وڵاتەیە کەرتی کوشت و کاڵی بەرەو پێش بڕوە وڵاتمان سەوز کرێ بەیانی ئەگەر تەماتە پارە نەکا 20 فەلاحیتر پشتی سار دەبێتەوە و کاتە سێرەکەی بێ هانابەرینەوە بۆ تەماتی دەری وڵات جا داواکارم بە بازارکردنمان بۆ بکرێ ئەو بەرومانەمان بۆ بچێتە دەرەوە پارەمان بێتە ناوخۆ و شتمان بڕوان نەک ئێمە بڕۆین شت بێن و پارەمان بچێت دەرەوە ئەوگازات ئەگەر پێمان بڵێ تۆکو جوتیارێکی نمونەی وەکو جوتیارێک ئەو داهێنانانی کە کردوتە لە بواری کوشت و کاڵە تا چەندێک حکوومەت هاوکاری کردووە پاڵپشتی کردووی لە کارەکانتە بەڵێ من وەکو خۆم پشتگیریم نەبووە و پشتگیریشم ناوێت چکە من خزمەتکارێکی میلەتەکەمم و شەو ڕۆژم خستوەتە سەریەک کە میلەتەکەم ئیسفادەم لێ بکە و ئیشەڵا حتاوەکو بژمێنم خزمەتکارێکی میلەتەکەمم و من داهێنانی زۆریشم کردووە برنجم کردووە بە قەترە لەبەرەوەی ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان ئاوم لێ گیرایۆ هانابەرم بۆ ئەگەر من ماوەی ئەوەی کە حەسارم لەسەر بوو بەرەگسکمە خوار بەدیسە من برنجەکەم بە قەترە هەر چوار دەوری وڵاتم ئەتوانم بیکەمە برنج یا چل دارم لەسەر دارێک متور بەکردووە لەبەرەوەی خاکی وڵاتەکەم بەفێ ڕۆنەدەم دەست خۆش بێ زۆر سواز بۆ زانیاریەکانە بەڵ یادگار من ئەمەوێ یعنی جیاواز لە قسەکانی کاگازاد ئاماژە بەوە بم کە لە ناو پارێزگای هەڵەبجە لە ناو سنووری پارێزگای هەڵەبجە تاوەکو ئێستا ئەلوەیەکی گونجاو نییە بۆ ئەو جوتیارەکان یاخود بۆ ئەوانەی کە ئەیانەوێت بەروبوومەکانیان بەرنە ئەوێ وە ساردکەرەوەیەکیش نییە بۆەوەی کە ئەم بەرهەمانە لە وەجبەیەکە بۆ نمونە لە فەسلێکە هەمویان لە وەرزێکە هێنە بازارەوە یعنی نەبێتە هۆی خراپبوون جوتیارەکە تووشی زەرەر بێت بۆیە داواکاری سەرەکی جوتیارانی ئەم سنوورە من وەکو ئاماژە ئەمە بڵێم ئەوەیە کە ئەلوێکی گونجاو و ساردکەرەوەیکی گونجاو لەم سنوورەیە دابنرێت بەڵێ زۆر سوپاس ئەڤین سوپاس بۆ کاک ئازاد بۆ میوانە بەڕێزەکەت سوپاس بۆ زانیاریانی بە ئێمەتاندا دێمەوە لای میوانەکانم دکتۆر شۆنم یعنی زۆر جار کە باسی ئەوە ئەکرێت لە هەرێمی کوردستان کەرتی کشت و کاڵ بۆچی وەکو پێویست پێشنەکەوتووە قسە لەسەرەوە کرێت کە هەر بە شێوازە تەقلیدی و کۆنەکە کاری بەرهەمێنانەکرێت ئەکرێت حکوومەتی داهاتوو لەم ڕۆوە چۆن پاڵپشتی جوتیاران بکە
و جوتیاران خۆشیان چکە یەکێک لەم بەڕێزانەی لێرە ئاماژەی پێداوتی جوتیار هەیە ئیمکانیەتی هەیە خۆی چۆن بە شێوەیەک لە شێوەکان کارێکی وا بکەن کە تەکنەلۆژیای نوێ بهێن نەبوارەکەەوە و ئەو تەکنەلۆژیان نوێیە بەکار بهێنن بۆ ئەوەی بەرەمهێنانیشیان زیاتر بێت. من کاک یادگار دەمەوێ نامێشتی دووبارە برێمەوە قسەی هەموو بەڕێزەکان ڕاستە ئەوان وەکو جوتیار وەکو پسپۆری کشتتوکاڵی من خەریجی کولیێزرا ئەمە پاشان کە ئیدارەم خوێندیە و دکتۆرا لە تەمویل لە ئیستثمار قانونیشم خوێندیە دیراسی کێشەی کشتتوکاڵم کردیا دەستم لەسەر چارەسەریەکان داناوە. گەورەترین کێشە کە باسم کرد نەبوونی ڕوئیاکی ڕاست و دروست لە فەلسفەی حکومڕانی کاتی کە ڕوئیای فەلسفەی حکومڕانی تێدەی سیستم دادنێ کە سیستم دادنێ هەر ئەوە نییە کەرتی کشتتوکاڵی دەبێ بە پێش یەکەم حکومە دەبی ئیرادەی ڕاستەقینەی هەبێ نابێ بەس بە قسە بێتن پلانم دانا و خەڵک هاتون و ڕاگەیاندن هاتون و ئەو بەڕێزانە گوتیان پلان نیە وەزارەتی زراعەت چەندین زار بە چەندین نوسخە پلانی دانا بە زمان کردیت یەکچەندین وەرکشۆپ کراوە پارەی زۆر سرف کراوە خەڵک بە ئیفاد ڕۆیشتە ئەو پلانانە کە دانرا بە زمانی عەربی کوردی و ئینگلیزیش بەڵام هەر لە 2009 پلانێکی پێ ساڵە دانرا لە 2000 کێشەکە لە چیە من زۆر جار لە پسپۆران و لە زۆر خەڵک دەبیستم سیستەمەکە کۆنەیان نوێیە یان سیستەمی باش و خراپە سیستم واتە تەرتیب واتە دانانی هەر شتێک لە شوێنی خۆی کاتی کە شتێکە لە شوێنی خۆی بکەواتە سیستم هەیە بەڵام کە شتێک لە شوێنی خۆی نەبکەواتە سیستم نییە فەوزایە نییە سیستەمی خراپ نییە یا سیستەمیان هەیە یان نییە اینجا کە دێنەوە باز دەکەین گەورەترین کێشە ئەوەی یەکەم حکومت دەبی ئیرادەیەکی بەهێزی هەبێ دوو دەبی یاسای بەهێسەبی نابی یاسایك لە فەلسفەی ئیشتراکی لەسەر دەمی ڕەسمالی و بازاری ئازاد پەیڕەو بکرێتن پاشان تاکیدکردنەوە لەسەر جێبەجێکردنی ئەو یاسایانە بە دوواداچوون ئەوانە گەورەترین کێشەنە ئەو بە ڕێزانەی باز دەکەن دوو بابەت کە زۆر زۆر گرنگە دائیمان باسی دەعم دەکەن باسی شتی ترە خۆی بابەتی تەسویقەیە ینی من لەگەر جوتیار قسەم کردێ لەگەر خاوەن پەلەوەر گوتیتم کاکە ئێوە بنزینتان دەوێت گاستان دەوێت چیتان گوتیتان بەس بازارمان هەبێ هیچمان ناوێ کەواتە بازارەکەیە ئەگەر جوتیار بۆ نمونە ئێستا کە بازار هەبوو گەنم وەردەگیرات جوتیار گەنم دەچینی ئێستا لە جنوب و لە ناوەڕاست 100% بەروبوومی گەنم و جۆ و گەرمەشامی گەنم وەردەگیرە لە کوردستان 111 دوێنێ پرسیارم کرد وەردەگیرە ئایا کە جوتیارێک بزانی بەروبوومەکەی وەرناگیرێ نایچینیتن جوتیارێک کە بزانیتن دەستکەواتە ئەو سیستەمەی یانە و پاشاگەردانی لە هەرێمی کوردستان هەیە لە بواری کەرتی کشتتوکاڵ زۆر زۆر هاوکارە لەوەی کە جوتیارەکانمان سارد بنەوە بە دوای ئیشێکی ترا بگەن اینجا من بەڵگەیەکتان پێپشاندەم بە ڕێزان ئەوەی کە دەیبینن قانونێکە بەناوی قانونی سەلامی غذا خۆلی پێشووی پەرلەمان سێ لێژنە کشتتوکاڵ تەندروستی حیمایە مستهلک وەکو قانونی سەلامی غذا گوایدانە نردیان ئەنجومەنی وەزیران کارم لەوەیە کە سەیرم کرد نووسرا وەزارەتی اقتصاد و تیجارە هەندێکیکە چووم هەستم کرد ئەوە کۆپی پێیستە کە هاتیە بەڵام گەیشتمە شوێنش کە نووسرای ژەمارک ئەو شە گەمارک لێرە دەنووسرا پاشان کە بە دوواداچوونم کرد یعنی عەفیا نوێنەری هەموو حزبەکان لە هەر سێ لێژنە مەوجود بووینە قسە دەکرێتن چی دەکرێت پیرۆزیان بی هەموو شتەکانە بەڵام کە پسپۆرنینە و نازانن بە مەحسوبیت و منسوبیت دانراینە چ پەرلەمانتارەکانمان چ وەزیرەکانمان چ بەڕێوەبەرە گشتیەکان با ڕێگا بە کەسی پسپۆر بدەن ئیش بکەن ئەو یاسایەکی دیکەپی پێست کراوە ئەوە جمهوریت لبنانی وەزارەتی اقتصاد و تیجارە سێ لێژنەی پەرلەمانی کە ئەندامی هەموو حزبەکانی تێدایە نەزانن ناوی وەزارەتێکمان هەیە بە ناوی تیجارە و صناعە المالیە و الاقتصاد هەرچەندە وەزارەتی مالیە من وای دەبینم وەزارەتێکە هەموو وەزارەتەکان درێن تەومیلی بکەن چۆن پیاوێک چەند خانوویەکی هەیە بەکرێدایە چەند زەویەکی هەیە چەند دوکانێک سەرمانگان پارەکەی وەردەگری و دوای لەسەر منداڵەکان تەوزیعی دەکات تۆ بڕۆ خۆراک پێ بخڕێت تۆ بڕۆ جلوبەرێک تۆ بڕۆ سیارە حکومەتی مەوای لات وەزارەتی مالیە والاقتصاد کەواتە سیاسەتی مالیەمان نییە بۆ نمونە من لە بەرنامەکاندی لە کەرتەکاندی کە گوێ هەمووی دەرێ بودجەم بۆ زیاد کرا ئایا ئەو بودجەی کە تەخسیس کراوە ئەو بودجەی بۆ کەرتی کشتتوکاڵ کەمەیان کێشەکەمان بودجە نیە دیسان لە ئیدارەداری و بودجەیە کێشەی جەوهەریمە ینی نەبوونی نیزامە
نارێم نیظامی خراپ نیظام نییە بەدار نییە ئەگەر نیظام هەبی دەبی شتەکان لە شوێنی خۆی بی کێشەکەش کە من داوا لە سەرۆکی حکوومەتی ئایندە و جێگرەکەی دەکەم ئەگە بەڕاستی ئیرادیان هەیە چاکسازی بکرێ و کار بکرێ وەکو کابینەکانی پێشتر نەبی گوتیان برینی شەڕی ناوەخۆ برینی دوو ئیدارەی و کۆمەڵی بابەتی شەڕی داعش و قەیرانەکان کە هات ئەو جارە وەزعەکە فراهەمترە کار لەسەرەوە بکرێ ئەندام پەرلەمان و وەزیرەکان و خەڵکەکان خەڵکی پسپۆڕنینە زۆربەیە کە پسپۆڕنینە گوێ لە پسپۆڕەکان بگرن با ئیش بکرێ ناکرێتن ئەگەر بۆ شێوازە بیتن من شتێشت کە کاگە یادگار پێ برم لە چێ دنیا بووە وەزیر مدیرعام لە سەر حسابی کۆمپانیا ئیفات بکرێ بستە وەزارە من داواکارم لە سەرۆک حکوومەتی ئایندە و لە جێگرەکەی کاری جدی بکەن کە ینی بۆ نمونە ئێستا باز لەوە دەکرێت جێگرێک دابدرێت بۆ چاکسازی ئەو جێگرا کە چاکسازی تۆ دەیکەی خەڵکێک هەیە گەندەڵی کردیا دێ لە بەرژەوەندی ئەو کەسە دەدێت کە لە بەرژەوەندی کەسەکە دەدەی ئەو کەسانی لەو شوێنە ئیش دەکەن دەبیت تۆ حیمایان بکەیت لەبەر ئەوەی هەڕەشەیە هەیە خەڵکێک هەیە بەرتیل وەردەگری خەڵکێک هەیە دەترسێتن خۆی بێدەنگ دەکات خەڵکێک هەیە ڕادەکاتن شوێنەکە بەجیدێلی خەتایەکە بازنەیە ینی کێشەی ئەو بەڕێزانە کێشەی هەموو کەرتەکان نەبوونی نیزامە نەبوونی ئیرادەیەکە کە ئەو کەرتە ڕاستی بە پێش بێت زۆر سپاسانەکەم دکتۆر سەردار سەبارەت لە قسەکانتە ئاماژت بەوەدا کە ئاسایشی خۆراک ئێجگار گرنگە دیسانەوە ئەیڵێمەوە ئێمە ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستان ناڵێم لە بەردەم مەترسیدای وەکو چۆن دکتۆر وتی نیزام نەک کێشەی هەیە هەر نیزام نییە ئێمە شەکرێ بڵین ئێمە ئاسایشی خۆراکمان هەر نییە والله بە تەواوەتی فعلەن ئاسایشی خۆراکمان نییە لەبەرچی وەکو باسم کرد ئەو سێکتەرەی باسی دەکەم پەلەوەر هەموو ئەساسی ئینتاجمان هەیە ئەساسی بەرهەممان هەیە بەس ئەکتیفکردنی ئەو ئەساسە ئەو پێداویستیانەی کە احتیاجیان پێ بلۆیان تەوفیر بکەین دەتوانین وەکو باسم کرد نالم 100 ممکن على الأقل 180 احتیاجاتمان لە پرۆتینی حیوانی دەتوانین دابین بکەین لۆ کوردستان بەڕاستی نقطەی زۆر گرنگ هەیە دەمەوێت باسی بکەم فقط مۆزوعی دعمەکەش نییە وەکو باس کرا مستەلزەماتی ئینتاجیان بۆ تەوفیر بکەین لە بازارکردن یارمەتیان بدەین وڵاتێک وەکو تورکیا کە شتێک تەزدیر دەکات لۆ کوردستانی یان بۆ هەر وڵاتێکی تر لە زەریبە عەفوی دەکات ئەوە یەک دوایی لەسەر هەر یونتێک تەزدیری دەکات داعمی دەکات یعنی ئیمتیازی دەداتێ بۆنەسی دەداتێ ئەتو ئەوەندە مریشکە تەزدیر کرد ئەوەندە پارەیە وەرگرە ماعەدا ئیعفای زەریبی بەڵێ ئێمە دەبی زەریبە لەسەر ئەو کەواتە تۆش هەر هاوڕای لەگەڵ ئەو بۆ چوونە کە ئەگەر بازار بۆ بەرهەمەکان بدۆزرێتەوە بە ئەو کێشانەی کە ئەمێنێتەوە بۆ نموناڵێ ڕێگەمان بۆ دیاری بکرێت دابین بکرێت قیر بکرێت خانومان بۆ دروست بکرێت ئۆتۆمبیلمان بۆ دابین بکرێت ئەمە هەمووی خۆی وەکو ئەنجام چارەسەرە بێت بڵێ نقطەی تر هەیە زۆر احتیمامی پێ دەدەم من دائما موضوعی تەفەڕوقی زراعی هەبوو ئەو مهندسە زراعیانەی خەریجینی کولیات و معاهد و ئەعدادیاتی زراعی وەختی خۆی نظامی تەفەڕوق زراعیان هەبوو عەرزیان دەدا پێیان 52 42 ئێستا لە دوای دەرچوون هەمویان بواری کارکردنی خۆیانە بێ بگۆڕن چونکە ئەو کۆلێژەی تیا تەخەڕوجەکەن هیچ هەلێکی کار نییە کاریان نییە ئەوانە ئەگەر بتوانین ماعەدا ئەو برادرانە بە ئەو برادر فەلاحانەی کە باسییان کرد بژانەوەی ئەو گوند و داهاتەکان مەسەرەن کارەبا و ئاو و ڕێگاوبان و خەستەخانە و مستەلزەماتی ژیانی نالێم وەکو شار نیمچە وەکو شار ئەگەر بۆیان تەوفیر بکرێت دەڕۆن ئەو متەفەرق زراعیانە ئەگەر عەرزیان لۆ تەوفیر بکرێ بەس بە بەرنامە نەک عەرزی بۆ تەوفیر بکەم بچی ترەکتەرەکەی جاران بلۆچی پێنەقل بکە نەخێر ترەکتەرت بۆ تەوفیر دەکەم دەڕاستەتان بۆ تەوفیر دەکەم وەکو گوندێک وەکو تەعاونیاتێک یعنی پێکەوە مستەلزەماتی ئینتاجی باشیان لۆ تەوفیر بکەم ئینتاز بڵ موضوعی تەفەڕوق زراعی ئەگەر بکرێ زۆر شتێکی چاکە ئەو مهندس زراعیانە مهندس زراعیە عەفوم کە نازانم چ کارێک دەکا لە بازار ئەگەر بەدەستی بکەوی
فەوە زۆر نقطەی مهمە ئەمن ناڵێم شت هاوردە نەکەین لە دەرەوە نەخێر من احتیاجم با بڵێن 100 ملیۆن هێلکە هەیە ئەمن 70 ملیۆن هێلکە لە کوردستان ئینتاز دەکەم 30 ملیۆنەکە با ئیستیراد بکرێ هاوردە بکرێ لۆ ئەوەی تەوفیر بکرێ سعر بەرز نەبتەوە بەڵام حسابی ئەوە بکەم ئەو برادەرەی لە پەلەوەر ئیش دەکا هامشەکی قازانجی هەبی بۆ ئەوەی بەردەوام بی لەسەر کارەکە زیاتریشی بکات بەردەوام بی مەسەلەن ئەو وەکو میسال چیلۆیەک گۆشتی پەلەوەری حەی زیندوو 1800 إلى 1900 دینارە هەتا 2000 دینار تەکلیفەی ئێستا ئەگەرمە ئینتاز بکەین یعنی ئەگەر مڕبیەکی زۆر ممتاز بە 1800 تەکلیفە لەسەری ئێمە عقول نییە بە 1500 بیفرۆشی على الأقل سعری ببتە 2400 2500 لە بازار ئەوەش بەوەی دەکرێ ئەوەی لە دەرەوە دێ زەریبەی لەسەر دابنێم بحیث نوع تەوازن بکاتەوە هاوسەنگیەکە بینی ئەوەی دێتەوە ئەوەی ناوە ئەوە یەک دومین ئیعلام دەوری دەبی ڕئیسی هەبی لەوەی خەڵک هوشیار بکە هوشیاری غذایی پێدەڵێنەوە خواردن هوشیاری خواردن چییە کاکە ئەوەی لە حەقل لێرە ئینتاز دەکرێ نوێیە پاک و خاوێنە خەزن نەکراوە ئەکسپایر نەبووی بەرهەمی ناوخۆ ئەکسپایر نەبووە دنیا بەرەو ئینتاجی ئۆرگانی دەچی کاک یادگار ئۆرگانی چییە هیچ نەو عسەمادێک نابی لۆ ئەو مەحسوولە ئیستعمال بکەی ئللا سەمادی عوزوی ئۆرگانی ئەوەی پاشماوەی حیوانات پاش تەسنیعکردن دادەندرێ یعنی لە دنیا ئێستا دەچێت سوپەرمارکەتێک ئێرە ئینتاجی ئەتیادی ئەوە ئۆرگانیکە یان بایۆلۆجیە سعری وەی سێ بەقەت سعری ئەوەیە خەڵکانەکەی ئەوەی ئیستعمال دەکەن ئەمن مڕبی خۆم با فێر بکەم بەرەو ئەو ڕێگایانە بڕوە نەک ئەمن وا بکەم ئیفلاس بکە وەکو باسم کرد سەتات سلی حقوول ئیش دەکا ئێستا لە پەلەوەر ئەگەر بەم شێوەیە ئێستا بڕوا کەمتریش دەبی زۆر سپاس دەکەم دکتۆر بەڵێ هاوڕێیان من ئەمەوێت بچمە لای دکتۆر کارزان لە سلێمانی دەمێکە وەستاوین و نەچوومەتەوە لای دکتۆر دووبارە سڵاوتان لێبێت ئەمەوێت پرسیاری ئەوە بکەمیانی ئەگەر دەڤەری گەرمیان ئێمە بە نمونە وەری بگرین لە گەرمیان ڕوبەری گشتی زەوی وزاری کشت و کاڵی بەدێم و بەراوەوە 1,400,000 دۆنمە و ینی زەوی کشت و کاڵی کوردستان 21% گەرمیان پێکی ئەهێنێت ئایا ئەمە ناکرێت بڵین شکستە لە پلاندانان شکستە لە بیرکردنەوە و بەرنامەدانان بۆ ئەو زەویە کشت و کاڵیانەی لە هەرێمی کوردستان هەن کە زەویەکە هەیە کەش و هەواکە لەبارە خاکەکە بەپیتە کەچی بەرهەمهێنانمان هیچ وەکو پێویست نییە و دیسانەوە ئەیڵێمەوە بە بەردەوامی چاومان لەسەر هاوردە و بەرهەمەکانی وڵاتانی دراوسەیە. بەڵێ کاک یادگار لە ڕاستیان من هەستم کرد بەرنمەکە تۆزێک فراوان بووە بەرفراوان بۆ ینی هەنێ کێشەی جوتیار کێشەی تایبەتی جوتیارە بە ڕێزەکان کە ئەوانیش دیسانەوەی کێشەی کشت و کاڵە تێکەڵ بوو بەوەی کە ئێمە بابەتێکی گرنگتر لەوە باس بکەین کە هەردوو بابەتەکە پەیوەستن بەیەکەوە چێشەکانی کە ڕاستباردن بۆ کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی بەڵێ بەڵێ زانم پێوەستە بەڵێ کاک یادگار بەڵێ بێگومان پێیوەستن بەیەکەوە ئەزانم بەڵام ئێمە ئەگەر با بڵین لە بنەڕەتەوە کێشەکانمان لە بنەڕەتەوە چاکرد ئەو وردە کێشانی کە زۆر جار باسەکری ئەوانە خۆی بە ئۆتۆماتیکی چاگە بێ لەبەرەوە فعلان ئێمە من کە لە بیدایەتەوە باسم کرد و پەیوەستێکەمەوە بەو پرسیاری جەنابتەوە کە ئەڵێم استراتیژ و پلانی حکوومەت نییە بۆ ئەوەی کەرتی کشت و کاڵ چۆن بێت و بە شێوەیەکی گشتی جاکردنەوەی بابلین ئەو زەوی وزارانەی لە شوێنە جیاوازەکانی هەرێمی کوردستانەیە کە هەریەکیشان ڕەنگە یا هەر بەشێکیان هەر ناوچەیە گونجاو بێ بۆ جۆرێک لە کشت و کاڵکردن بۆ جۆرێک لە بەرهەمهێنانی کشت و کاڵی ئەمە بەشێکە لە پلان و استراتیژ یعنی لە لای حکوومەت ئەمە نیە لە وەزارەتی کشت و کاڵ بەداخەوە ئەمە نیە بۆیە
ئەمە بەشێکە لە گرفتەکان بەڵام بە شێوەیەکی گشتی من بۆ ئەوەی کە زۆر بڵاو نەبینەوە و سوورەتێکی وازح بخەینە بەردەمی کابینەی داهاتوی حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانین کێشەکان بەم خاڵبندیانە بکەین چونکە بەڕاستی بەشێک لەو کێشانی کە باس کرانەوە بە ڕێزانش باسییان کرد شتی وردەکارین یعنی بەشێکیان ڕەنگە عیلاقی بە یاساوە هەبێ بە یاسادانانەوە هەندێکیان عیلاقی بە ڕێنماییەوە هەبێ هەندێکیان عیلاقی بە استراتیجەوە هەبێ هەندێکیان عیلاقی بە بودجەوە هەبێ هەندێکیان عیلاقی بە هەماهەنگی نێوان وەزارەتەکانەوە بێ ئەمانە ئەگەر حل کران باڵین ئەم گرفتانە ئەو کاتە هەندێک وردە کێشە هەیە کە بە ئۆتۆماتیکی حل ئەبێ بۆیە من نتوانم بڵێم گرفتەکانی کەرتی کشت و کاڵ بە شێوەیەکی گشتی لەم تایتڵە گەورانەیە کۆیەکەینەوە و پاشان نتوانین وردەکاری هەر یەکێک لەمانە ئەگەر ویسترا ئەگەر ڕاوێژمان پێکرا ئەتوانین وردەکارەکەی بخەینە ڕوو و لەگەڵیشا چارەسەری بخەینە ڕوو ینی گرنگترین شت ئەوەی ئێمە ئەم بەرنامەیە هەر ئەوە نەبێ کێشەکان باسکەین گرنگەوەیە باڵین لە کۆتاییە ئێمە بتوانین چارەسەریش باسکەین بەڵێ تاان گرفتەکان بە شێوەیەکی گشتی لە چەند خاڵێکا کویەکەمەوە بە خێرای پێ دەڵێن بۆەوەی کاتی بەرنمەکە ڕەنگە فریا ئەوە نەکەوێت یەکەمیان وەکووتمان نەبوونی استراتیژ و پلانە لەلایەن حکوومەتەوە ئایا حکوومەت چەند داهاتی ئەبێت لە کەرتی کشت و کاڵ ینی چەند تەوەقوعەکالەوەی کەرتی کشت و کاڵۆکو سەرچاوی باڵین وەزارەتی سەرچاو سروشتەکان چەند داهاتی لێوەربگرێ ئەم پلان و استراتیژە بەڕاستی ونە دووهم کەمی بودجێ بۆ پاڵپشتی کەرتی کشت و کاڵ کە ئەمە باڵین ڕەنگە هەر وڵاتە دراوسەکان وەرگین بە چەند قاتی ئێمە بودجەی وەزارەتی کشت و کاڵ زیاترە جگەلەوە کێشەی زەوی وزارمانەیە وەکوی ئەو هەندێک لە برابەر ڕێزەکە جوتیارەکان باسییان کرد جگەلەوە ئێمە مشکلەیەکمان هەیە پاراستنی بەرهەمی خۆماڵیمانیە یاسامانیە بۆ پاراستنی بەرهەمی خۆماڵی کە ئەمەش دیسانەوە ڕەبتە بە بازارکردنەکەی کە هەندێک لەو بە ڕێزانە باسییان کرد جگەلەوە ئێمەوە بەرهێنانمان نیە لە کەرتی کشت و کاڵایە زۆر کەمن یعنی یاسایەکی تایبەتمان نییە بۆ بەرهێنان لە کەرتی کشت و کاڵەکە هیوادارم لەم خولەی پەرلەمانە شتێک لەو بابەتە دەرچێ بۆ ئەوەی کەسانی وەبەرهێن و کەسانی خاوەن سەرمایە بێن و بەرهێن بکەن و هەلیکاری زیاتر بۆ دەرچوانی کۆلێجی کشت و کاڵ بۆ خەڵکانی بابلین کە ئەوانی کە حەزیان هەیە ئەوانی کەسب سەرمایان هەیە و بیخەنەگەر لەم بوارەیە و بتوانین کەرتی کشت و کاڵ هەنگاوێک بەرەو پێشەوە بەرین جگەلەوە ئێمە باڵین بەڕاستی کارگەی بەرهەمی خۆماڵیمان نییە یعنی ئەوەی کە هەش بوو بەداخەوەکو باس کراوەکو بە ڕێزیشتان ئاماژەتان پێەیە لە ناو برا نەما یعنی بۆ نمونە ئێمە هەر لە ناوچەی سلێمانی کارگەی پوختەکردنی تووتنمان هەبوو کارگەی شەکرمان هەبوو کارگەی بابلین دۆشاوی تەماتە بابلین لە هەولێر هەبوو کارگەی ڕستن و چنین هەبوو بەڕاستی لە هەولێر ئەم کارگانە و ڕەنگە کارگەی تریش هەبێ کە من ئێستا لە خیاڵمانە بێ ئەمانە هەمووی لە کارکەوتن بەڕاستی هەر هەمویان شوێنەکانیان کرا بە شوێنی تیجاری وەکرا بە مۆڵی گەورە بۆ ساختکردنەوەی بەرهەمی باڵین وڵاتانی دراوسێ بەداخەوە جگەلەوە ئێمە مشکلەمان هەیە لە یاسایە پێویستەکە پەرلەمان یاسای تازە دەربکە ڕاستە بەشێک لە یاسامان هەیە و هەندێک لەو یاسایانە یاسەی باشن بەڵام بەشێکیان کۆنن پێویستی بە گۆڕانکاری هەیە و بەشێکیشیان کە باشن نەچوونەتە بواری جێبەجێکردنەوە ئیرادەیەک نییە بۆی ئەم یاسایانە بخاتە بواری جێبەجێکردنەوە لەبەرەوە ئەگەر ئەمانە هەمووی کرا بەڕاستی ئەمانە ئەتایتڵی گەورەی کێشەکانن کە ئەمانە ئەگەر خۆی حل کرا وردەکاری ئەو کێشانی کە باسەکرێ هەمووی ئەچێتە ژێریچێک لەم تایتڵانەوە بۆیە پێویستە کات حکوومەت ئەمانە بکا بە بنەما بۆ ئەوەی کە کێشەکان دەستنیشانکە و پاشان چارەسەریان بۆ دانێت ئێمە وەکو کەسانی و برابەرێزەرجوتیارەکان کەدا چیتر بکرێت سەر ڕای ئەوانەی کە ئاماژەت پێدا چیتریش بکرێت لەلایەن حکوومەتەوە سوپاسانەکەم دکتۆر تافکە بێمەوە لای جەنابتان دکتۆر کارزان ئاماژەی بە خاڵێکی گرنگدا وتی یاسایەک نییە بۆی بەرهەمی ناوخۆ یان بەروبوومی ناوخۆ بپارێزرێت ئەمە چەند گرنگە هەبێ و ئایا ئەو با بڵێن ئەوی شانەی لە بوارەکە یاکەین لە بواری کەرتی کشت و کاڵ بە تایبەت ئەمەوێت پێویستی بکەمەوە بە بواری شارەزایی و پسپۆری تۆوەکە لە بواری نەخۆشیەکان و پاراستنی ڕووەکە ئەمە تا چەندە بووە بە کێشە بۆ جوتیاران لە هەرێمی کوردستان کاگەر بەرهەمێکیشیان هەبێ ڕەنگە لە ئەنجامدا ینی وەکو خۆیان ئاماژەیان پێدا وەکو دکتۆر شەوکەتیش ئاماژەی پێدا هەر بەردەوام لە زیان دابن لە جیاتێوی قازانج بکەن و بتوانن بەردەوام بن ئەوەی ئەمن تێبینیم کردیان هیچ لە برا جوتیارەکان باسی ئەویان نەکرد لە بەرچی بەرهەمی ئەوان زۆر لە سریان ڕادەوەستیتن لە بەرچی لەبەرەوەی زۆرترین پێینی کیمیاوی زۆرترین قڕکەری کیمیایی بەکاردێنن کە زۆرترین تێچووی هەیە چەندین ملیۆن دینار ساڵانە ئەوانە بەکاردێنن بەس بۆ لە ناوبردننی نەخۆشیەکان و مێروە زیان بەخشەکان و هەروە پێینی کیمیاوی لە هەموو وڵاتێکی دنیا ئێستا قڕکەری کیمیاوی بینی کیمیاوی قەدەغە کرایە
زیاترین احتیمام بەس دەدرێتن بایۆلۆجیکال کۆنتترۆل بایۆلۆجیکال کۆنتترۆل چیە ئەو زیندەوەرە سوود بەخشانە کە لە خاک هەیە زیاد دەکرێتن بە شێوەیەکی زانستیانە بەکار دەهێنرێتن بێ ئەوەی تێچوویەکی ئەوەی هەبیتن پێش ئەوە کە دەست بە چاندن کرا لەگەڵ تۆکە بەکار دەهێنرێت یەکەمی شت ئینتا زیاد دەکە دووەمی شت لە نەخۆشەکان دەیپارێزی سێمی شت لە مێرووەکان و باشترین بەرهەمی شت دەداتێ تاوان ئەوان زۆرترین قڕکەری کیمیای بەکاردێن لۆیە زۆرترین تێچوو لە سەریان دەوەستیتە کەواتامی ئەمەی جەنابتان ئاماژەی پێدەن ئەکرێت لە ڕێگەی وەزارەتی کشت و کاڵەوە گشتاندنی بۆ بکرێت کە جوتیاران ئاگاداری بن لە ڕێگەی نوێنەرایەتیەکانیان و لە ڕێگەی سندیکاکانەوە بێت هەموو وڵاتانی دنیا ئێستا قڕکەری کیمیای پێینی کیمیای قەدەغەکرای بە کەمترین شێوە بەکاردێنێت لە وڵاتی ئێمە بە هیچ زۆرێک بایۆلۆجیکال کۆنتترۆل احتیمامی پێنەدرا ئەسڵەن هەرنیشە چەندین کۆمپانیای دەرمان چوینەوە سەردامان کردینە پرسیەکەم پرسیالیانەکە لەبەر چی بایۆلۆجیکال کۆنتترۆل لە کنەگۆ احتیمام پێنەدرا لەبەرەوەی براجوتیارەکەمان بەکاری ناینن لەبەرەوەی هەدەک بە سەبر ئیش دەکاتن بەڵام ئەگەر لە بیدایەتەوە بەکارهات لەگەڵ چاندن زۆرترین داهات و بەرهەمی دەبیتن یەک خاڵیت کە ئەو براجوتیارە باسی کرد خانووی پلاستیکیە گەورەترین کێشەیمە خانووی پلاستیکیە زۆرترین خانووی پلاستیکی دابەشکرایە بەس ئایا زستانیان هیچ کەسێک چاندنی کردیا نەخێر لەبەرەوەی پێویستی بە گەرمکەرەوەیە گەرمکەرەوەش پێویستی بەکارەبایە پێویستی بۆزیە لە هیچ شارێک لە هیچ گوندێک دابین نەکرایە لەبەرەوە هەروەکو ئەوەیە دابش نەکرابیت و خانووی پلاستیکی نەبی تەنها لە بەهاران و هاوینان چاندنی تێدا دەکرێتن خانووی پلاستیکی زیاتر لە دەوروبەری شارەکان تەوزیعکرا پێویستە لە گوندەکانیش زیاتر تەوزیعکرێ لەبەرەوەی چاندن تەنها یەک وەرز نییە لە هەموو وەرزەکان لە هەموو وڵاتانی هیچ چاودێریەک هەیە بۆ ئەوەی بزانرێت ئەو لە خانوە پلاستیکەکان ئەوانەی بەرهەم دێت دازم خەیارە تەماتەیە هەر بەرهەمێکی دیکەیە بە چ ڕێگەیەک بەرهەمەهێنێت چکە من بیستومە لە خەڵک و توێتی خەڵک ئەناسم خاوەنی 300 خانووی پلاستیکی و توێتی ئامادەنیم 1 کیلۆی بەرمە ماڵی خۆمە بیدەم بە مناڵەکانی لەبەر ئەوەی هیچ سێکتەرێک نییە کە چاودێری ئەوەی بکرێت وەکو باس کرد زۆرترین پێویستە بێتەوە بە ئاسایشی خۆراکیشەوە زۆرترین پێینی کیمیاوی بەکاردێتن خیاری خۆمان هەیە لە ناو خانووی پلاستیکی بەرهەم هاتێک بەس لەگەڵ ڕێزم ینی خەڵکی ئەیخواڵێ وڵی خەیارەکە کا خۆم تامی تەپە دۆرەیان لەبەر ئەوەی زۆرترین پێینی کیمیاوی بەکاردێن هەتا بە کەمترین کات بەرهەمەکەی بگەخاتە بازار ئەگەر سێکتەرێکی هەبیت و پێشنیازی چیەکەی لەو ڕۆوە پێشنیازەوەی دەکرم بەڕاستی وەکو هەموو وڵاتانی دنیا ئاسایشێک هەبیتن قڕکەری کیمیاوی زۆر بێ قڕکەری کیمیاوی کە ئێستا لە کوردستان بەکاردێن لە هەموو وڵاتانی دنیا قەدەغەکرایە زۆر بە ئاسانی بەدەست دەکەیتن هەرچی براجوتیارە نەخۆشیێکی دیت یەکسەر بازار لە دوکانێکی ئاتیادی بێ ئەوەی بە شێوەکی زانستی نەخۆ ئەو نەخۆشیە لە ئەنجامە لە جیاتیەوەی سوود بە جوتیارەکە بگەێنێت زیانی پێگەێنێت لە یەک نمونە لە بۆ باسکەم لە وڵاتی مالیزیا یەک براجوتیار لە کاتی بەکارهێنانی قڕکەری کیمیای جان لەدەستدا لە هەموو وڵاتی مالیزیا قڕکەری کیمیای قەدەغەکرا ئەگەر قوتابیەت خوێنی باڵا بێوێتن لەسەر قڕکەرێکی کیمیاوی توێژینەوەک بکاتن دەبی بچی چەندین ئەوە تەوقع بکەی ڕێگە پێ موافقە وەربگری چەند سیسیەک لە قڕکەری پاستانەکەم دکتۆر شەوکەت بابەتێکەیە کە زۆر من لەگەڵ چەند براجوتیارێکی دیکەشا قسەم کردووە و تەنانەت خۆشیان نامەیان نردووە ئاماژە بەوادەن ئەڵێن ینی زۆر جار باس لەواکرێ بەرهەمی ساڵانەی گەنم یان هەر بەرەبوومێکی دیکە چەندێکە کەمەیان زۆرە ئەوان ئەڵێن بەرهەمەکە هەر چەندە زۆر بێت ئێمە ناتوانین هیچ ستودێکی لێ بین لە کاتێکە ئێمە شتێکمان نییە بە ناوی پیشەسازی خۆراکەوە لە هەرێمی کوردستان ئەگەر بەرهەمی گەنم هەر چەندێک بێت ئەبێ هەر چاویان لەوە بێ بەغدا لێیان بکڕێتەوە چونی ڕاست بێژدن تشتێکی وسای هەیە مشکلە ئەساسی الڤێری چییە مەسەلە چوونە بەگە بێت سیستەم استراتیژی هەبیدن حکومەتێ هەگەر ئەو مثلا بەرهەمەی گەنم بێتە بکارێنە بۆ معمالت حەلەفی یەت حیوانێ مەزن و حیوانێ بچیک و ئەو حیوانێ مەزن نانی حیوانی ژێ بچیک بچیتە مەزەرێ نانی سیستەمێکی دەبێتن هەمی پێک بەگرێدایە ینی بەرهەمێ گەنمی دی بۆ چیتە بەغدا بۆچی ئەم کارناینن کارگەهت علەف ئەم کار بینن کوردستانە نانی دەینە حیوانی چ بوو پەلەوەرە بیتن ئاژی چ بۆ حیوانێ مەزن بدن ئەو ئێک یا دوێ
یاد الوری دسکینه باشه او گنمه در رابطه تا بغداد آن دید جدیاره ساله که 2 سال آن 3 سال او جدیاره پاره خونه ورگریدن هگر امی بر همی ام خوب کار بینین معمل علف هبیدن مشاريع مازن همن يت متكامل بجنه انتجريتد بروجكت يعني هميد اشتاب خوفت جريدة يعني برهمه جوتياري جنمي اني جنموكي دشيتا كيري دشيتا معمله علفي او معمله علفي ده علفي تشيك ده حيواني او حيوانه دشيتا سربره انج مزره دهتن بو خلقي يعني في استراتيجيه كهو صاحبدن يعني حكمت بلان كهو صبدانيتن انج شركات مازن بهدن يعني ادفيدن افي مشكله او حل بدن مثلا ونفس الصعبة طماطة وخيار اگر بين ساكينا هاوين صندوق ده 10 كيلو ام 15 كيلو ده 2000 عن 3000 يعني معمل تعليب مال فيرينينا يعني قال مشاكل قالت هين يعني مشاكل حطها في مشاكل بين حل كرن فيت حكمتها داخلت دا بقدن يعني بجودياري فنا هدم تنه وكي بقى ساكي جودياري انتاج جنمي برهم بينيتن انجي حيوانات بكار بينيتن هميت خسارتن بس هكذا تساكي ايكيب وجريدن كاينه سلسله استراتيجي تمام مثلا علفي بدينا معملة علفي ومعملة علفي ابدتها حيواني حيوان بدها كمصدرها كبروتيني بو مروفي يعني كمروف يعني تساكي همية فايدة وهمي دشور جدا او فلاح صفريه دكتور لو واتاني دراوسي بو نمونه اگر بزانن شاركي دياري كراو بله بس الفيري تشويا مشكله اساسي مشكله اساس في قاوه تشيل كردستان تسويق نينا يعني مثلا في قاوه مريشك ناچ چه نه بس مريشكه حيوان مازنه گوشت گنمه طماطه خياره وقت جهيت موسمي سعر ده بازي ده تا خارج چه 2000 عن 3000 مثلا صندوق طماطه چه 2000 نفس السعبه هم بين ساگينه پلاوره يان هيكا يان گوشت سور مثلا اول چه دمين تلبير اعتماد سر چه كده چوا مثلا ريك فكرين ابو رخ بني بچيت يا نه رخ بغداد عن جنوبي الفيري هاجر امسين ساكينه مشاريع متكامله بدانيدن هر محافظه جه دهوك اربيل سليماني مشاريع متكامل هبيدن يا حيوان مازن يا حيوان بچيك يا زراعه جنمي يعني هميد استفادهش ايكودي این بيندن مثلا ده چله هتن هميد فايده جن وكس خسارتي نو بيند بخوه بله سپاسان اکم دکتور شوکت دکتور شونم يعني بابەتێک هەیە بۆ نمونە لە وڵاتانی دراوسێ ئەبینی کاتێک باسی شارێکی دیاریکراوەکرێ ئەڵێن لەم شارەیە ئیهتیمامی حکوومەت بۆ هاوڵاتیانی ئەم شارە لە بواری برنجە چونکە خاکەکەی بەپیتە و خەڵکەکەی بە شێوەیەک لە شێوەکان داهێنانیان کردووە لە بواری برنج یان لە شوێنێکی تر لە بواری گەنمەشامی یان لە بواری بۆ نمونە پەلەوەرە لە بواری ئاژەڵداریە لای ئێمەش چەند گرنگە شارەکان بەپێی بۆ نمونە ئێستا نمونەی ئاکرێ بهێنینەوە ئێمە کاڵەی برنجی ئاکرێ تەواوی تر ینی لەناو هەموو برنجەکانەدانرا بێ ئاساییە برنجی ئاکرێت گرانترین بێت حکوومەت چی بکات بۆ ئەوەی دەعمی پاڵپشتی کشت و کاڵ بکات بە پێی تایبەتمەندیەکانی شارەکان و تایبەتمەندیەکانی بەرهەمەکان من دەمێ بەگشتی کۆتایی بەرنامەکە تقریبا نزیکە باسی چارەسەرەکان بکەم باش یەکەم بوونی ئیرادەیەکی بەهێز دوو ئەو بابەتێکە جەنابەتی باست کرد ئێستا خاریتە ئینتاجی زراعی کاتی خۆی لە زمانی کۆن لە هەشتاکان دروست کراوە ئێمە لە ئەنجومەنی وەزیران هینامانەوە دیجیتەڵمان کرد ئێستا ئەو ماپانە هەمووی مەوجودە ئەو خەرایتانە بۆ نمونە ناوچەی شارە زۆر بە پیترین جۆری خاچی هەیە لە هەموو دنیا چەند پارچەیەک زەوی وا هەیە ناوچەی پشدەرمان هەیە بۆ نمونە گولە بەڕۆژەی هەیە کونجی هەیە بابەتی هەیە ئێمە پێشنیارمان کردبوو بەڵام کێشەکە وایە ئەو کاربەدەستانە کە یان تێناگە یان نایوێت تێ بگە دەیدێ دەستی من ئاخیرزار پێشنیارم کرد کە کەرتی کوشتتوکاڵی چارەسەری بنەڕەتی ئەوەیە تەوزیعی چەند دەشتێکی کوشتتوکاڵی بکرێ بۆ نمونە دەشتی شەمامک دەشتی بتوێن دەشتی هەڵەبجە دەشتی مێرگەسوور هەر دەشتێک ڕوبەری زەویەکەی چەندە چەند جوتیاری لێە چەند گوندی لێە چەند دەتوانن بەرهەم بینین لە چ بوارێک پاشانەکە بێن کار لەسەر ئیستثماری زراعی بکرێت ئیستثماری زراعی بۆ شێوازی نیشتە جێبوون و بۆ ئاقاری نەبردرێ زەوی تەوزیع بکرێ و چی دیار نەبێ بێن ئیستثماری زراعی بکەن شەریکات بێتن بە سەتان و 200 دۆنم زەوی تەوزیع بکەن لە جوتیار بستێنەوە نەخێر
استثماری زراعی بکرێ لە پیشەسازی خۆراک بۆ نمونە لە دەشتی بتوێن کە گولە بەڕۆژە هەیە دەکرێت کارگەیەشی گەورەی زەیتی گولە بەڕۆژە بکرێ جوتیارەکان بەروبوومی خۆیان دەچێنن ئەو شەریکە کە دێتن دێ ئرشادی دەکاتن دێتن دامی دەکاتن گرێبەستێک دەکرێت لە نێوانیان کە بەروبوومەکەی لێ وەردەگیرێتەوە جوتیار پابندەکە کە بەروبووم بچێنێ پاشان ئەو بەروبوومە ئەو شەریکە کە مختەسە و دەتوانیتن بە کوالیتی بەروبوومەکەی منافەسەی بکەگە لە بازاری ئێرە ساغ نەبووە بازاری تر بە مەمنونی لێ وەردەگرن دەبی ئەو پرۆژانە بە متەکاملی بکرێ ئەو بێسەروبەریە ئێستا لە کەرتی کشتتوکاڵەیە چارەسەر نابی چارەسەری ڕیشەی ئەوەیە دەبێت تەوزیع بکرێ هەروەها ئیستثمار لە پیشەسازی خۆراک لە هێنانی ئامێر و مەکائینی زراعی هەروەها بە بازارکردن ئەوە نییە تۆبی بە لە بازار بفرۆشە کاتێک بۆ نمونە شەریکەک دێ بۆ نمونە لە دەشتی شەمامک بە بازارکردن دەکە ئەو شەریکە دێتن تعبیئە دەکە و تەغلیف دەکە بە شێوازێکی تەندروست دەیبا لە بازار بۆیان دەفرۆشێتن یعنی ئەوە تأثیر لەسەر سعری دەکات تأثیر لەسەر تەڵەبی ئەو بەروبوومە دەکاتن هەروەها بابەتێکی تر هەیە بە نسبەت تەمویل کە تەمویل زۆر گرنگە هەموو وەزارەتەکان داگوزە دەکەن من بە زەحمەتی دەبینم حکوومەتی ئایندە بتوانانی تەمویلی هەموو سێکتەرەک بکە تاکە چارەسەر ئەوەیە بنووکی استثمار بکرێت لە بواری کشتتوکاڵی بێتن قەرز بە جوتیار بدە حکوومەت بتوانیتن ئەو زەرائی بەگەر بۆ نمونە لە 5 دەیە حکوومەت بە ڕێگایشکە بیدە بۆ نمونە حکوومەت سەتاچاری بداتەوە جوتیارەکە سەتایەکی بداتەوە کاتێک لەبەر ئێستا لە بەغدا پارێکی زۆر دەدرێتە جوتیاری لە هەموو بوارەکان جگە لەوەش بەروبوومەکەشی لێوەدەچی بەڵام لێرە قەرزی کشتتوکاڵی نییە لە سلێمانی لە 2004ەوە دەستی پێکرد لە هەولێر 2009 تقریبا تا 2013 سەقفی زەمەنی 500 میلیۆن دینار بوو ئەویش بۆ مەخازم مبارەت شتێک نییە بە ناوی قەرزی کشتتوکاڵی زۆر سپاسانەکەم دکتۆر هەر سەبارەت بۆ ینی پاڵپشتی لە قسەکانی جەنابان سەبارەت بە پاڵپشتی جوتیاران لە 2014 62 میلیارد دیناری بۆ تەرخان کرابوو لە 15 کرا بە 32 میلیارد لە 16 کرا بە 19 میلیارد لە حەفدەوە پاڵپشتیەکە تەبەخوری کردووە و نەماوە دکتۆر بەس کاتم ماوە بۆ پێشنیازەکانتان وڵا پێشنیازەکانم ئەوەیە من لایەنی کۆلێژەکانی کشتتوکاڵم باس نەکرد زۆر گرنگە حکوومەتی داهاتوو احتیمامەکی باش بداتە کۆلێژەکانی کشتتوکاڵ لە تەوفیرکردنی مستەلزەماتی مختبەرات و حقول و ئەوەی دکتۆرە باسی کرد مەکائینی زراعی و ینی ئەوانەی تەخەڕوز دەکەن بەڕاستی من عمیدی کولیە بوویمە ینی قوتابیەکانمان وەکو پێویست زانستی کشتتوکاڵی و پێویست وەرناگرن تەنها بە تیۆری و نەزەری وەریە چونکە کولیاتی زراعە بەعام چونکە ئەوەن تقریبا ڕغبەتی لەسەر نەما وەکو جەنابەت باست کرد سەبەبەکەش ئەوەیە بازاری نییە ینی تەخەڕوز دەکە کاری نییە ئیش بکە ئەگەر ئیهتیمامەکی باشی پێ بدرێ و ئەو شەریکاتانەی کە جەنابی خاتون باسی کرد دکتۆرە دێن لە ئیستثمار دەکەن لە کوردستان شەرتە چیان لەسەر دابدرێ على الأقل لە مەرحلە یەکەم 150 ئەو کەسانەی لەو مەشاری ئەزراعیانە ئیش دەکەن خەریزینی کولیاتی زراعی کوردستانی بن ئەو پەنجای بتە 6 7 ینی شەرتیان لەسەر دابدرێن نەک ئەوانەی شەریکاتی ئیستثماری دادنە 100 عملەی وڵاتی خۆیان بینن لێرە ئیش بکەن یان خەریزینی کولیاتی زراعی خۆیان بین بەڵام دەبێ ئەمە کوواڵەتی خەریزینی کولیاتی خۆشمان باش بکەین هەتا ئەوان وەریان بگرن زۆر سپاس دکتۆر تافگە پێشنیاز و ڕاستپاردەکانتان زۆر بڵی پێشنیار دەکەمە من وەزارەتی کشتتوکاڵ لەگەر کۆلیژی کشتتوکاڵ هەماهنجیان هەمیتن دراسی هەموو ئەو کێشانە بکە کە جوتیارەکان هەیەیانەکەن ئەو هەموو ئەو ڕوەکانە و نەخۆشیانە و ئەو کێشانێک کە لە کشتتوکاڵ هەیە بیداتە بە کۆلیژی کشتتوکاڵ توێژنەوەی لەسەر بکرێتن بە شێوەیەکی زانستیانە چارەسەریان لە بۆ بدۆزرێتەوە تاوانە ئەمە توێژنەوەمان زۆرە بەرهەمی زۆر باشمان هەیە و نەتائیجی زۆر باشمان هەیە بەڵام هەمووی لەسەر ڕەفەکەتی و کەس ئیشی لەسەر ناکاتن سپاسان ئەەکەم دکتۆر تافگە دکتۆر شەوکەت زۆر بە کورتی پێشنیازەکانتان بله برای راستای که بیسا که الفیر فلاحه ما
ضمان بو بيت دانن مثلا هجر صبايا خدنا جدن ايش اي بيدن ان تشتك هبدن ان ضمان هبدن حكمت بشدن تعويض بدأ بو ضماني او اكيو دوجي اگر ام بين ساجن وزاره خوندني بلند قالك قطبية فريقنا دربي ولادي برنامج توانا سازي يعني طلبة ما يتهن الدنيا خره خدون شيانن يتهاد زفري نفا وبوارد يعني بوارد قالك مختلف ديت حيواني زراعتي قالك تشتدي حتى في قافيجي حكمة اهتمام بينا دا يعني كأو طلبة شو نجدر في ولادي هاتي نفا تلقى الخوينا يعني كسا كشوية هات يفا تهبويا أسحست كم يعني وكي كاك دكتوري جي او اماجه بداي يعني اول برهمي زيد حتى امشين برهمي زيده كاين ايك ادفيتن ايك شوف دري بتا فلاحي دو شبكه علمي الحمد لله ما قالك هودريك باشي هي وقالك طلبا يعني دكتوراه وماجستير ما يقدر في ولات يادين وداش اوروبا بيقرا استراليا امريكا دنيا خره اواخر دي خلق ما فايده خود جبينتن بس هاجر بلانك استراتيجي هبيتن جلا حكمته زۆر سپاس دکتۆر شەوکەت دکتۆر کارزان ئێوەش زۆر بە کورتی پێشنیازەکانتان. بەڵێ کاک یادگار طبعا من لە بیدایەت باسم کردوتم ئێمە ئەمانەیە وەرەقەیەکی عمل بخەینە بەردەمی با بڵێن حکوومەتی تازەی هەرێمی کوردستان بە تایبەتیش با بڵێن سەرۆکی حکوومەت و لەگەڵ وەزیری کشت و کاڵی داهاتوو ئەو وردەکاریانە دوایی ئەکرێ با بڵێن بەڕاوێشکردن لەگەڵ کەسانی ئەکادیمی لەگەڵ زانکۆکان وردەکاری کێشەکان باز بکرێ و چارەسەریان بۆ بگونجێ بدۆزرێتەوە بەڵام من بە شێوەیەکی گشتی باسی چارەسەرەکانەکەم وەکو با بڵێن هێڵە گشتیەکان گرنگکە وەکوتم وەزارەتی کشت و کاڵ لەو چەقبەستووی کە تایەتی دەربهێنرێ بکرێ بە وەزارەتێکی سیادی و بودجەیەکی شایستەی بۆ دابین بکرێەوە لە خاڵی یەکەمە یا لە بیدایەتە ڕەنگە بە لە سادە ئەگەر دەست پێ بکات زۆر باشە هەرچەنە ڕەنگە زۆر نەبێ بەڵام لە سەدا ئەگەر تۆ بتێ ئەم کەرتە ببوژێنیتەوە ئەبێ بەوەنە دەست پێ بکەیت و چالاکردنەوەی ئەو سنتەرە توێژینەوانی کە لە وەزارەتی کشت و کاڵ هێچکەوانە سنتەری توێژینەوەی کشت و کاڵین و ڕەنگە زۆر توێژینەوەی باشی تیا بکرێ بەڵام هاوشێوەی ئەو توێژینەوانی لە زانکۆکان ناکرێ پشتی پێ نابەسرێەوە ناگاتە دەست جوتیار بۆ ئەوەی لەسەر ئەرزی واقع تەطبیقی کاوە بتوانێ بەروومێکی باش ئینتاج بکات جگەلەوە گرنگە یاساکان گۆڕانکاری بەسەرا بێ گرنگە یەکێکی تر لەو خاڵانە قەرزی کشت و کاڵی وەکو بە ڕێزانیش باسییان کرد بچێتەوە بواری جێبەجێکردن و با بڵین بدرێتەوە جگەلەوە کردنەوەی مەشاریعی متەکامیل وەکەوەی کاوترێت لە کێڵگەوە تا سەر سفرە بێ یعنی ئەم مەشروع متەکامیل بێ لە کێڵگەکە چی بەرهەمەهێنرێ هەتا ئەگاتە سەر سفرەکە وەکو مەشروعی متەکامیل هەبێ لە هەرێمی کوردستان و بتوانین ببین بە خاوەنی خۆراکی خۆمان بەڕاستی جگەلەوە مەشاریعی استراتیجی کە عیلاقەی بە شێرخانی ئابوووریەوە هەیە دابین بکرێت جگەلەوە شتێک هەیە ئاخر خاڵ حەزەکەم باسیەوە بکەم بەڕاستی لە ئێستا لە دنیای پێشکەوتووە شتێک هەیە کە پێوترێت کلەستەر ئەگریکەلچە یعنی با بڵێن پرۆژەی کشت و کاڵی هێشویی وەکەوەی کە باس کرا شتێکە لەو بابەتی کە جەنابەت باست کرد زۆربەی وڵاتە پێشکەوتەکان لە کشت و کاڵە ئەم با بڵێن پرۆژەیە جێبەجێەکەن شوێنەکان دابەشەکان دابشکردنەکان وردەکاری زۆری هەیە بەڵام ئەکرێ بەشێک بێ لەوەی کە جەنابەت باست کرد شوێنەکان بە پێی ئینتاج بە پێی گونجاندنیان بۆ بەرهەمێک جا بکرێتەوە بۆ ئەوەی هەر کەسێ بزانێت لە هەر شوێنێک چی بەرهەمە هێنرێ و بازارکردنەکەی ئاسانتر بێ و منافەسەکردنی لە بازارڕ ئاسانتر بێ و لە کۆتاییشە براجوتیارەکان ئەو بەرهەمەی کەی هێنن بازاڕیان باشترە بێ وەزەرەر ناکەن. بەڵێ زۆر سوپاس دکتۆر کارزان سوپاس بۆ تەواوی میوانەکانم سوپاس بۆ ئێوە کە لە ئەمڕۆ لێرە بوون هەرێک لە دکتۆرە شەونم و دکتۆر سەردار و دکتۆر تابگە سوپاس بۆ میوانە زیزانەش و براجوتیارانە سوپاس بۆ هاوکارانم لە هەڵەبجە ئێمە ئەم شەو ئەوەندەی توانیمان لە هەڵەبجە لە سلێمانی لە هەولێر لە دهۆک لە گەڵتان بووین بەو هیوای لە کابینەی نوێم کەرتی کشت و کاڵ لایەکی جددی لێ بکرێتەوە چیتر وڵاتیانی هەرێمی کوردستان تووشی سەدان دەرد و نەخۆشی نەبن بەهۆیەوەی کە ئێمە ئاسایشی خۆراکمان نەک لە مەترسیدایە بەڵکو هەر نیمانە لە ئێستادا و خۆراکەکان ئەو گۆشتانەی دێت ئەو پەلەوەرانەی دێن ئەو سەوزەی دێ ئەو میوەی دێت هەرێمی کوردستانەوە ئەو ماستەی دێت ئەو پەنیرەی دێت بتوانین لە 4 ساڵی داهاتوو پشت بە خۆمان ببەستین تا بەرنمەیەکی دیکەی کابینەی نوێم ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن خواتان لەگەڵ.